وڵا باشە بێت چون کارم پێ نەکردو. ئەم کاتان باش هاوڕێیان فیلمسازانی خۆشەویست، خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە لەم جارەی تەوەری فیلمسازاندا لە ئەوانەی 93دا وەکو پێشکەشکارێک ئامادەم بۆ ئەم جارەشمان یەکێک لە تەورە گرنگەکانی بەشی فیلمسازیمان بۆ ئامادەکردوون کە بەشی بڵاوکردنەوەیە کە تاوکو چەند ئێمەی فیلمساز گرنگی بۆ بین کە گرنگی بە بڵاوکردنەوەی فیلمەکانمان بین بە فستیڤاڵە جیهانیەکاندا و چەند بۆ نەتەوەی کورد گرنگە کە فیلمەکانی بە وڵاتانی دەرەوەدا بڵاو بکرێتوانێ. بۆیە بۆ ئەم تەورەیەش بە خۆشحاڵیوانێ میوانداری فیلمساز زانیار محەممەدی نکۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری بۆکانەوانێ لەگەڵماندایە بۆ ئەم تەورە. کاک زانیار یەک و فیلمسازێک و لە هەمان کاتیشدا با هاوبەشی لەگەڵ هاوار ڕەحیمی بەرپرسی کۆمپانیای ڕێتاو فیلمن بۆ بڵاوکردنەوەی فیلمە کوردیەکان، چ لە فیلمی درێژ بێت یاخود کورتە فیلم بێت و دکۆمنتاری کوردی کە هەستاون بە ئەو ئەرکە بۆ فستیڤاڵە جیهانیەکان. سەرەتا ئەمەوێت بە خێراتنێکی کاک زانیار بکەم، زۆر سپاسی ئەەکەین کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوانێ ئەم شەو میوانی ئەم تەورەیەمانە. کاک زانیار جان زۆر بەخێر بێت و ماندوو نەبی. ئەمێ سەرەتای پرسیارەکەشم بۆ دەست پێ بکەم، بڵاوکاری چییە و پێناسەیەکی بڵاوکاری یاخود بڵاوکردنەوەی فیلممان بۆ بکەی. زۆر سپاس دەکەین. سڵاو ڕێز هاوڕێیان، من زانیار محەممەدی نیکۆ دانیشتووی ڕۆژهەڵاتی وڵاتم. خۆشحاڵم کە وەکو فیلمساز و هەروەها ڕێوەبەری هاوبەشی کۆمپانی بڵاوکاری فیلمی ڕێتاو لەم وەشانەدا لە خزمەتاندا هەموو هیوادارم کە بتوانین بە گوێرەی پێویست لەسەر مژار و تەوەری بڵاوکاری و چۆنێتی بڵاوکردنەوەی بەرهەمێکی سینەمایی باس و خواست بکەین و بابەتەکە شیر بکەینەوە. لە ڕاستیدا بڵاوکاری ئەگەر ئێمە بینین چۆنێتی بەرهەمهێنانی فیلمێکی سینەمایی یا بەرهەمێک باس بکەین و دابەشکەین سەر سێ قۆناغ یا سێ بەش، پێش دروستکردن و دروستکردن و دوا دروستکردن. بڵاوکاری ئەکەوێتە بەشی با بڵین دوا دروستکردن کە دەبێت بڵامێکێک لە هەرە گرنگترین قۆناغەکانی فیلمە. زۆر جارمە وا بیرەکەینەوە کە بەڵێگەر فیلم پێ هەوکرا دەنگ و ڕنگ و هەموو شتێکی کۆتایی پێهات بەڵێەوە کۆتایی کارە، بەس لە ڕاستی دامە دەبێتە سەرەتایەک بۆ چون دەبێت گاتە بەردەنگی خۆی و بڵاوکاری لێرەدا کە زۆر گرینگە و دێتە بەرچاو. یا دەتوانم باس لەوەش بکەم کە بڵین بڵاوکاری لە ڕاستیدا هەنگاوێکە بۆ زیاتر بە سیستەمکردنی سینەما لە ناو گەلی ئێمەدا بەتایبەت، چون لە هەموو وڵاتانی دنیا لە ڕاستیدا کاتێک باز لە سینەماکەین لە پێشدا لە بواری هەرناسی و دەسەڵاتی سیاسیەوە وڵاتێک دێتە بەرچاو کە با بڵین سینەمای خۆی هەیە و ئەلکێندرێ پێوەی، یعنی با بڵین دڵی سینەمای فەڕەنسا، سینەمای فڵان وڵات و سیستمێکی سینەمایی خۆی بۆدا دەمەزرێت و هەموو ساڵ لە باجەتی لە پشتە و فیلم دروستە بێت. بەڵام بەدەیان و سەدانیش با بڵین کورتە فیلم و ڕێزە و کاری بڵند و چیرۆکی و بەڵ بە هەموو جۆر کار بەرهەم دێت. بەڵام لە لای ئێمە وا بڵین وەک گەلی کورد بەداخەوە ئەو دەرفەتە بەو شێوەیە نەرەخساوە تا هێشتا و هەر بۆیە سینەمای ئێمە تاستێکی زۆر سەربەخۆیە. هەبوونی بڵاوکار ئەبێتە ئەوەی کە ئێمە هەنگاوێک زیاتر وە بەرەو پێش هەڵبێینەوە بۆی کە زووتر ببین بە سیستم، زووتر بین بە سیستمێکی سینەمایی و ئیتر بەم شێوەیە. بەس لێرەشدا با بڵین بڵاوکاری هەنگاوێکە یا با بڵین پردێکە یا پێبور و
بەردەبازێکە لە نێوان سینەماکار و بەرهەمەکەی لەگەڵ بەردنگ کە ئەتوانێت تەلەڤیزیۆن بێت، ئەتوانێت فستیواڵی باش بێت، ئەتوانێت وەکو ئەمڕۆکە کە با بڵێن پلەتفۆرم و شوێنی تایبەت هەیە بۆ نمایشکردنی لە ڕێگەی وەشان و ئانلاین و شوێنی ئاوا، کەواتە ئەتوانین بڵێن کە بڵاوکاری پردێکە نێوان بەرهەم و با بڵێن بەردنگ بۆ دیتن و وەبەرچاوهاتنی کارەکە. لە ڕاستیدا ئەو ئاسانکاری بۆ ئەم خۆناخاکات. کاک زانیار ئەمێ ئەو پرسیارت لێ بکەم. پرسیاری دووەم ئەوەیە کە لێت بپرسم ئایا وەکو کۆمپانیای ڕێتاو فلم ئێوە گرنگی بەس بە فیلمە کوردیەکان ئەیەن و بۆچی؟ بۆ تەنها گرنگی بۆ فیلمە کوردیانە ئەیەن بۆ بڵاوکردنەوە بە فستیڤاڵە جیهانەکاندا و لەبەر چیش؟ فەرموو. لە ڕاستیدا وەکو ڕێتاو ئێمە هەر سەرەتای دامەزراننیش بیر و هزرێکی وامان هەبوو کە ئەو گرفتەی کە لە ناو سینەمای ئێمەدا هەیە، ئەبینی سینەماکارمان هەیە و فیلمی باش دروستە بێت، جەلی باشە بە کەمی ئەدیترێت یا با بڵین دوای سەردەمانێکی زۆر ئەنی وردە وردە بە ئەستەمی یا بە زەحمەت با بڵین کارەکان ئەدیترێن و ئەوە بۆ هۆی ئەوەی کە ئەمە بیر لەوە بکەینەوە ئەتوانین چی بکەین، ئایا چ کارێک ئەتوانین بکەین. و ئێمە بیرمان لەوە کردەوە کە شتێک بە ناوی ڕێتاو دامەزرێنین، بڵاوکارێک بە ناوی ڕێتاو دامەزرێن و بێنی لەسەر سینەمای گەلی خۆمان کار بکەین. و شکور ئێستاش باشەوە توانیویشمانە تا ئەنی با بڵێن لەو ماوەی کەوا کارمان کردووە توانیمانە ئاستی باش تۆمار بکەین وەوە جێی دڵخۆشیە و هیوادارین کە لە پێشە ڕۆژیشدا کاری باشتر بکەین. ئەمێ پرسیاری ئەو لێ بکەم، استراتیژی ڕێتاو بۆ بڵاوکردنەوەی فیلمە کوردیەکان چۆنە؟ ئایا ئێوە پلانێکتان هەیە بۆ خۆتان وەکو کۆمپانیای ڕێتاو فیلم بۆ بڵاوکردنەوەی فیلم بە فستیڤاڵە جیهانەکاندا؟ لە ڕاستیدا با بڵێن وەک پیلان و بیر و هزر یا بڵێن استراتیژی ئێمە لە بەرامبەر بڵاوکردنەوەی فیلمە کوردیەکاندا خانەخە ئێمەش کوردین و پێمان خۆشە بەرهەمی وڵاتەکەی خۆمان وەکو جالەبواری کولتوری کۆمەڵایەتی و بەپێی مژاری فیلمەکە بگاتە بەردەنگی خۆی یالانی کەم لە جێگە و پێگەی خۆی نەمایشکرێت و نیشان درێت و هەروەکو هەموو گەلانی تر کە پێیان خۆشەوانیش سینەمای خۆیان یا بەرهەمەکانی خۆیان نیشان بدەن و بڵێن ئێمەش هەین وەش کولتوری ئێمەیەوەش با بڵێن ئێشی ئێمە یا هەر شتێکی تر لەم جۆرە. ئێمەش لە ڕاستیدا بەپێی کارێکە تا ئەمڕۆ کراوە جێی سپاس و پێزانینەکە لە هەر چوار لاوە فیلممان بەدەست گەیشتووە و تەنانەت لە دیاسپۆڕاژ ئەو سینەماکارە کوردانێکەوە هەن توانیمانە لەوێش و هەر کار وەرگرین و پەیوەندی و تێکەڵاویمان هەبوو هەروەتر و با بڵێن کە گەرچی ئەنی با بڵێن کاری تریش هەبووت کە کوردی نەبوت بەڵام ئەژماریان زۆر کەمە ڕەنگە لە 2 یا 3 بەرهەم زیاتر نەبن بەڵام زیاتر هەر هەوڵمان داوە کە با بڵێن چاو بخەینە سەر ئەو فیلمە کوردیانەی کە سینەماکارە کوردەکان و مەراقێکی کوردی یا مەراقێکی کولتوری خۆمان یا با بڵێن مژارە ئینسانیەکانی کۆمەڵگەی ئێمەی تێدایە بینە بەردەنگ و یا با بڵێن لە فستیواڵەکان یا لە شوێنە باشەکان نیشانیکەین و نیشانی دەین و بەنمایشی دابنین. کاک زانیار ئەمێ بڵێم ئایا چیرۆک و بابەت گرنگە لە بڵاوکردنەوەی فیلمدا لای ئێوە تا چەند گرنگی بە چیرۆک و بابەت ئێن؟ لە ڕاستیدا مژار یا با بڵێن چیرۆک و چۆنێتی هەر کارێک گرنگە لە ڕاستیدا ئەویش ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر بڵاوکردنەوەی یعنی با بڵێن هەندێک مژار هەن لە دنیادا لەبەر چاون وەک با بڵێن مژاری وەک خۆشەویستی وەک بنەماڵە بەرامبەر بوونی مافی ژن و مێر یا چوزانم شار
زۆر شتی تر و ئەویش هەنێک هەڵەگەڕێتەوە بۆی کە دۆخی ئەمڕۆی جیهان چۆنە. بۆ نمونەگەر نمونەیەک هەر ئێشتا باس بکەین بەهۆی شەڕ کە لە ئوروپا هێشتا هەیە لە نێوان ئوکراین و رووسیا بۆتە هۆکاریەوەی کە زۆرینەی فستیواڵەکانی دنیا ینی چاو بخەنە سەر ئوکراینیە سینەماکارەکانی وان فاندیان پێ بدەن یا یارمەتی ئابوووریان بدەن یا دژەواتەی ئەو با بڵین دژی ئەو یا با بڵین زەخت بخەنە سەر سینەماکارە با بڵین ڕووسەکان بەتایبەت ئەوانەی کەەوە بەرهەمەکانیان بەرهەمی وڵاتەکەی خۆیان ینی با بڵین لەوار سیستم و دەستگای رووسیەوە پاڵپشتی ئاوگری لێکراوە و هەمووی ئەوانە کەواتە مژار گرنگن ئەو مژارانەوە بە دڵنیاوی هەندێک مژار هەن نافەوتێنەوە کۆن نابن لە لایکی تریشڵە چۆنێتی چیرۆک گرنگە لە ڕاستیدان ئێمەگەر کاتێک سەیری بەرهەمێگەکەین هەرچەند با بڵین بە شێوازێکی زۆر بەرچاو و ئەوتۆ بە با بڵین بە کەلوپەلی زۆر باش بە ئیمکانات و با بڵین بە ئەو پەڕی باشیەوە دروستکرێت بۆ نمونە بە بڵین کارەکانی هالیوود کارێکە لە بڵین سازی و کۆمپانیەکانی هالیوود دروستە بێت زۆر بەرچاون ینی لە واری تکنیک و چۆنەوە بەرهێنانەوە بەڵام دیساش ئەو شتێکەوە ئەمێنێتەوە لە ڕاستیدا کە زۆر بەرچاو لە یاد ناچێت هەر چیرۆکەکەواتە چۆن چیرۆکوتن زۆر گرنگە ئەوەش بە دڵنیایی و کاریگەری هەیە لەسەر وەرگیرانی کارەکە و ئیتر بەم شێوەیە ئەکرێت لەسەر ئەم بابەتە بە وردیش باس بکرێن تەنانەت وربینەوە بۆ سەر سیناپس و جۆرەشتانە کاتوانێت چەندە کاریگەری هەبێت لەسەر چۆنێتی وەرگیران بەڵام بەس من لێردا ئاماژە بەوە ئەەکەم کە بەڵێ ئەتوانێت مژار و هەروەها چۆن چیرۆگیێڕانەوە گرنگی هەبێت تەنانەت با بڵێن لەو ساڵانەی کۆتاییدا هەنێک لەو فیلمانە کە خەڵاتی بەناوبانگی وەکەن و وێنی زۆ وەرەگرن ئەبینی لە بواری چۆن دروستکردنەوە ینی لە ئاست هالیوودان نین ینی بڵێ کە وە کارێکە کە بڵین هالیوود دروستی کە دوێشتێک بەس چیرۆکێکی سرنجڕاکێشی هەیە و بەپێی خوازیاریا لە ئاست کارەکەدا لە بواری تکنیکی وەچێتە پێشێکەوەتە زیاتر مەراقی چیرۆگوتن و چۆن چیرۆگوتنەکە دەبێتەوەی کە کارێک زۆر بەرچاو بێت ویا بڵین ڕوانگەی سینەماکارەکە بینین چیرۆکێک چۆن ئەگێڕێتەوە چۆن ئەیبینە مژارەکان چۆن ئەبینێت و چۆن باسییانەکەن بە دڵنیاییەوە دەتوانێت کاریگەر بێت لە فستیواڵە جیهانیەکاندا. کاکە زانیارجا من حەزەکەم لێرە مداخلەیە بکەم قسەیەکم هەیە لەسەر ئەوەی کە پێویستبوونی چیرۆک و بابەتی کوردی ئێمە وەکو میلەتی کورد گیان لەگەڵ هەموو میلەتانی دنیا تا ئێستا دەسەڵاتێکمان نییە حکمێکمان نییە کە بتوانین شوناسی خۆمان وەکو کورد بە دنیا بناسێنین تۆ بڕۆ فیلمی ئەمریکی بە هەموو دنیای ڕۆشتووە یعنی ئەو ماڵی لە تازە کارەبای بۆ چوو بێت لەو وڵاتانە لەو گوندانی کە تازە کارەبای بۆ چوو بێت تازە تەلەڤزۆنی بۆ چوو بێت تەلەفۆنی بۆ چوو بێ ئەم سێلفۆن و ئەم تەکنیک و میدیایی ئێستای بۆ چوو بێ ئەبینی سێرەکەی ئاگای لە فیلمی ئەمریکی هەیە و هەروەها فیلمی هندی یعنی تۆ ئێستا وای لێ هاتووە لێرە لە ئەمریکا هەندیەک بەبێ ئەوەی هیچ شتێ بکات خەڵک هەر گوێی لە مۆسیقاکەی بێ هەر فیلمەکە ببینێ دوو دیمەنی ببینێ سەماکەی ببینێ شتێکی سادەی ببینێ یەکسەرە لەوە فیلمی هندیە کەواتە ضرورەتی بابەتی چیرۆک و سیمای فیلمە کوردیەکان زۆر ضرورە بە دنیا بگات ئەتر ئەویش بۆ ئەوەی ئێمە شوناسی خۆمان بناسێنین ئەگەر لەبەرەوەی دەسەڵاتی کوردیمان نەیانتوانیوە و دەسەڵاتی کوردیمان نییە و هەمووشمان نەزانین لەبەرەوەی بندەستین ناتوانینەوە ڕێگەمان نادەن بەڵام خۆ ئێمەی فیلم سازان نەتوانین نەک ئەو جێ پڕکەینەوە من بە پڕکردنەوەی دانانم بەڵکو ئەرچی سەرشانمانە ئیشی بۆ بکەین ئازیزانی فیلم سازان کاک زانیار لە ڕۆژەڵاتە ئەمڕۆ پێشەوەی ئەم لایڤە دەست پێ بکەین هەوڵماندا خۆی لەگەڵمانابێ خۆی لەگەڵمانە ئێستا بەس بەدەنگ لەگەڵمانە بەڵام نەیتوانی بە ڤیددیو لەگەڵماناوێت بۆیە لە تاوە پێشتر ئەم ڤیددیوەمان تۆمار کرد چونکە و گرفتەمان پێشتر هەبوو و ئێستا ڤیددیۆکەی بەردەوامە بێ کاک زانیار خۆتان گوێتان لێمە
سڵاو ڕێز مامۆستا بەڵێمیش بە دڵنیاییەوە گوێبیسی دەنگیەوە هەموو هیوادارم بینەران و هەڵبەت چون بەزمن دیمەنم نییە و بیسەرانی ئەو بەرنمەیەش کە هەن لە هەر شوێنێکەوە هیوادارم کە باش و بەکەی بن و بتوانن بە شێوەیەکی باش ینی با بڵین ئەم بەرهەمە کە ئامادە کراوە و ئەوە شانە کە ئامادە کراوە بیبین و بیسەری بن. ئیتر نازانم لەگەڵم بۆ چوونەی منە ئێستا چونکە هەستم کرد جیایە لەگەڵەوەی تۆیە نەک جیایە بڵێ کەلێنێکەیە حەزم کرد قسەی لەسەرکەم خۆت وەڵاهی چیتر ڕای بەڵێ لە ڕاستیدا بەپێی پرسیارەکەی ئەو من هەوڵمدا کە وەڵامی دەمە بەڵام مژارەکەی وەش مژارێکی گرینگەوە دەشتە قۆناخێکی تر لە بڵین باسکردن لەسەر سینەما چون ئێمە هەوڵماندا باز لە بڵاوکاریکەین وسمان مەراقەکانی خۆمان بگێڕینەوە و ئەگەر ورتر بینەوە لەو مەراقانە ئەچین بەرەو هزر و فکری ئێوە کە بەڵە جێی ئاماژێم بۆ نمونە ینی وەک شتێک بۆ خۆشتان هەر ئاماژەتان پێکرد یا بڵێ ماستان لێکردەوەیە کە بەڵێ هەر سینەمایەک ڕنگ و بۆی خۆی هەیە منیش پێما بێ لە دوابدوای قسەکاندا ئاماژە بۆ ئەەکەمیش لە کۆتاییدا باز دەوەکەم کاڵم ئێمەش حەزەکەین چەپکە گوڵی سینەمای خۆمان چەپکە گوڵی خۆمان کەواتە ڕنگ و بۆنی تایبەت بەخۆی هەیە پێشکەش بە چەپکە گوڵی سینەمای جیهان بکەین کەواتە ئێمەش بێنین کولتوری خۆمان نیشاندەین مەراقە کوردەواریەکانی خۆمان نیشاندەین ژیانی خۆمان ئەو مژارە مرۆڤیانی کە هەمانە نیشان بدەین بە دڵنیاییەوە بەس تا ئێشتا زیاتر ینی پێناسەیەک بۆ سینەمای ئێمە کە هەیە ئەوەیە کە ئێشی تێدایە ینی چون ئێمە ئێستا لەو ئێشە دەرباس نەبووین کە نەبوونێتە وڵات و ئەوەش کاریگەری هەیە بە دڵنیاییەوە سینەما با بڵین چاندێکە کە وەرئەگرێت لە هەمووان وەرەگرێت لە بواری ئابووری و تێکەڵاوی هەیە لە بواری کولتوری و هەیەی لە بواری دەروونناسی جوواک و کۆمەڵناسی لە بواری سیاسی و زۆر تەوەری دیکە کە هەموو گرێداوی یەکەن ناکرێت چون هەموو مژارەکان تاستێک ینی مرۆڤین ینی تۆ وەک مرۆڤێک کاتێک ئەژی تۆ پێویست بە ئابوورە پێویست بەوەی لە کۆمەلگەی کاپشی پێویست بە وڵاتە پێویست بە ناسنامەیە پێویست بە با بڵێن سیاستکردن تەنانەت لە ژیانی خۆشتدا ینی ڕۆژمەڕەی خۆتدا کاتێک هەر ڕۆژ کە تۆ ژیانە بێسە بە دڵنیاییەوە بەس هیوادارین کە ینی لە پێشە ڕۆژدا سینەماکارەکانی ئێمە بە پێی ئەوەی کە کار ئەکرێت بەڵێ هێنێک بێن ئاڕۆیکیش دەنەوە ینی من بە پێی ئەو ڕۆکە کە بینیمە بداخەوە کەم تا کورتێک ینی زۆر بە کەمی کولتوری جوانی ئەمە نیشاندرا من کاتێک بەڵگە فیلمەکان ئەبینم تا ئاستێک ئەرێ دیارە بەڵام کاتێک فیلمی چیرۆکی ئەبینین نا ینی کەم تا کورتێک ینی با بڵێن کولتوری ئەمە بە شێوەی جوان نیشان ئەدرێ دەویش لەبەرەوەی کە ینی چۆن بڵین دەبێت خوازیاری خۆی پەیدا بێت مژاری خۆی هەبێت کەواتە ڕەنگە لە پێش ڕۆژدا ئەو با بڵین ئەو پێناسانی کە سینەمای ئێمە پێوە یا بڵین پیوان یا ئەو پێناسانی کە سینەمای ئێمە پێ دەناساندرێت کە هەڵبەت دەبێت شتگەلێکی جوانیش بن یا با بڵین هێماگەلێکی بەرچاو بن و وەک شتێک تایبەت بە ئێمە بێ بەس پێم وابێ بۆی کە ئەو شتە دەرکەوێت پێویستمان بە تەمەنێکی زیاترە چون سینەمای کوردستان لاوە هێشتا و ئەمریکی ئەوتۆی دەرباس نەکردو یا بۆ نمونە با بڵین ئەگەر لە چاو پارچەکانی تر دوو پارچە زۆر چالاکترن دەبینی لە ماوەیەکدا شەڕ دروست بۆ پسانەوە هەبوو کاتێک شەڕ هەبێت بە دڵنیاییەوە سینەماش ئەکەوێت چون ئابوور خراپە چون ژیان نییە بەرحاڵ ئەو گرفتانە هەر بەڵام پێم وابێت لە پێشە ڕۆژدا ئەگەری زۆرە شکور ینی بە پێ و فیلمانێک ئەوڕۆ دەدیترێت ینی هێنێک مەراقەکان گوازراونەتەوە بۆ نمونە ینی من ئێستا سەیری زۆرینەی بەرهەمی ئەو بەرهەمانەکەم کە لە باشوور تەنانەت سەیری ژیانکردنی خەڵکی باشووری کوردستانی ژەکەم ئەبینێ کە لەوێ بەهۆی ئەوەی کە با بڵین سیستمێک هەیە جا بە کەم و کورتەوە بە زۆر و کەم و با بڵین کارم بۆینە کە چۆنە خەڵک زۆر مەراقی نیشتیمانی نەماوە مثلا دەبینی مژارەکان باسی ئەویندارین باسی شتی کۆمەڵایەتین ینی کێشەی مرۆڤ لەگەڵ مرۆڤێکی تر بەڵام کاتێک تۆ ئەچیتە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە زۆرینی تەوەرەکان لەسەر مژارەکان ئەبینی لەسەر مەسلەی نەتەوایەتیە مەسلەی شەڕە مەسلەی دژمنە داگیرکەرە فڵانە هەموو ئەوانە کاریگەری هەیە بەس وردە کاتێک ئەمە دیسمان گرفتێک وەک وڵاتیش نەما ئێشێک وەک وڵاتیش نەما ینی گەشتن بە وڵاتێک یا هینێک ئەگەری هەیە هینی تریش بدیتێت گەرچی پێم وابێ با بڵین سەر ڕای ئەو دۆخەش کە هەیە بۆ نمونەمە ئەبین لە ڕۆژهەڵات کاری تر دروست ئەکرێت
ئەبینی هەستێکی مرۆڤیە، ینی پێویستیش ناکە با بڵین قەینا با لەو ڕنگ لەو گوڵەشمان هەبێت لەو بۆنەشمان هەبێت با لەو فیلمەشمان هەبێت، چون پێویستە کەواتە بۆی کە سینەماکەمان سەرانسەر یەک دەست نەبێت بافرە ڕنگ بێ قەینا وا جوانە بە دەڤۆک و زاراوەی جۆراجۆری تێدا بێ با بڵین مژاری جۆراجۆری ژیانی تێدا بێت بەس سەرڕای هەمووی ئەوانە دەبێ هەمووی ئەوانە وەک چۆن باس لە سینەمای هیندستانەکەیان ئەگەر مژاری فیلمێکی هێندیش بێت و باسی نەتەوایەتیش بێت دیسا ئێمە ئەزانین هێندیە، چون هێندێک پیوان و پێناسەی هەن وەم پێم وابێ ئەو پێناسانەش وردە لە پێش ڕۆژدا ئەگەری هەیە ینی سەر بگرێت و دەرکەوێت. کاکە زانیارجەم من پێم وایە ئێستاکە نامێ بگەڕێمەوە سەر ڤیددیۆکە گەر خۆشت پێت خۆشە حەزەکەی گەڕێنەوە سەر ڤیددیۆکە بەس من نەتوانم مەرە و پرسیارانە و بۆی هەوڵدەین هەر وانەکەت بەردەوام بێ با بە دەنگیش بێت ئێمە چارمان ناچارە چونکە ئەوە لە دەسەڵاتی خۆمان نییە بەسەها ئێستا گەرم و گوڕێکی خۆشتری تیابوو و تۆ لەگەڵ ما هاوبەش بوویت بە یەکەوە من لەگەڵ تا هاوبەش بوو بۆی بابەتێکی جوانتر بکەین بە سەرچاوە بۆ فێرخوازانی فیلمسازی لە بۆ ئایندەش. کاریگەری فستیڤاڵەکان لەسەر سینەماکاران بۆ چۆنیەتی هاندانیان لە بواری فۆرم و شێوە و سەبک تا لە لای خۆیان نەمایشی بکەن. ئەم بابەتە چەند کاریگەری لەسەر فیلمسازی کووردا ناوە. ئایا ئەوە باشە بۆ سینەمای نەتەوەی ئێمە کە گرنگی بەو هەواڵانەی فستیڤاڵەکان بدەین کە فیلمەکانمان دەچێت بۆ فستیڤاڵەکان؟ لە ڕاستیدا ینی بەهۆی ئەوەی کەم وتم سیستمێکی سینەماییمان نیە کە بەرهەمی خۆمان بۆ خۆمان بین نیشانی دەین، ینی زۆر فیلم هەیە ینی پێویست ناکە بشتە فستیڤاڵ ینی بگاتە فستیڤاڵ بۆ چون هەر لە شوێنی تایبەتی خۆی کە هۆڵی سینەمای دەفرۆشرێت و درا و ینی باجێتێکی باشیش دێتە پشت فیلمەکە و کۆ دەبێتە و پاڵپشتێکی باشیشە و داهاتی ئابووری هەیە و تەگەری سینەماش وردە ئەسوورەتەوە بەرەو پێش ئەچێت. بەڵام مادەم کێمە ئەو شتەمان نییە یا دێ بڵم ئەنی بەگشتی توان بڵم نیمانە مەجبورین تێکەڵاو بە ینی تا ئاستێکی زۆر ناچارین تێکەڵاو بە سیستمی جیهانی بین. سیستمی جیهانیش ئەوەی کە بۆ نمونە بۆ مەسەلەن لە ناو سینەماکارە کوردەکاندا بەڕێز کاگوهمەنی خوبادی زیاتر دیتراوە بۆ چون هەوڵی داوە خۆی تێکەڵاو بە سیستمەکە یا چۆتە ئۆسکار یا چۆتە با بڵین نزیک بۆ تۆ لە ئۆسکار یا چۆتە وێنیز یا چۆتەکەن یا بۆ نمونە ینی نەوەی کە بڵم ڕێک چێتە فلان شوێن مەبەزێکە تێکەڵاو بە و شوێنە بەرچاوانە بۆت بۆی کە چون کاتێک تۆ تێکەڵاو بەوێ ئەبی خانە خاوس ینی وەک تەفگەرە وەک سیستمێکی جیهانی وایە ئەتخوێننەوە بڵاوکار دێ بۆلات بەرەمهێنەر دێ بۆلات بینەری خۆی دێ بۆلات کەسی تایبەت و ئەزانێ خۆی لە تۆ نزیک ئەبینێتەوە دێ بۆلات وە تۆ خانەخات تۆش تێکەڵاو ئەبیت و ئەو دەمەکە بەرچاوە. بەڕای من ئێمەش ناچارین ینی چارمان نییە ئەبێت تێکەڵاو بین ئەبێ خۆم بگەین بە ئەو ئاستانە کارەکانمان لەوێ نیشان بدرێت بەس ئەوەی کە ئێمە بچین لەوێ خەت وەرگرین یان نا ئەوە با بڵین هەم ئەتوانێت شتی باش بێ هەم ئەتوانێت خراپ بێت. من باز لە خراپەکانیم کرد پێما بێت لە ناو دوا بە دوای ویددیوەکەدا باس دەکرێت بەس باشیەکانی یا نازانم پێما بێ باس لە باشەکانیم کرد خراپەکانی نێت و نازانم بەس باسی بکەین بەگشتی چارێک نییە لە ڕاستیدا لە ڕاستی ئازانی چۆنە کاکە زانیارجەم هەر کەسێک هەر فیلمسازێکی کوردیمە باز لە فیلمسازەکەین کە فستیڤاڵەکان چەند کاریگەری لەسەری هەیە هەر فیلمسازێک هەتا ئیش بۆ خۆی کات لەگەڵ خۆیان بژێت فیلمەکەی هەر ئەوە نەبێت کە با بڵێن خەڵکێکی کەم بیبینیان خەڵکێک بیبینێت و هەتا کۆ نەبێتەوە لەگەڵ فیلمسازان و بزانی ڕاو بۆ چوونە جیاوازەکان چییە ناتوانێت پێشکەوێت لە هەنگاوی خۆیان لەو هەنگاوی کە خۆی ناوێتی لەوە زیاتر ناچێتە پێشەوە کاتێک کاچێت بۆ فستیڤاڵە جیهانیەکان و کاتێک ڕوا لەوێ جۆ لە خەڵکی کە ئەگرێ جۆ لە بۆچوونی ترەگرێ تۆ ئێمە هەمومان بووینە بە دەروێشی مەسەن بۆ نمونە لە کوردستانی باشوور فیلمسازانمان بوونە بە دەروێشی ئەو بیر و بۆچوونی کە لە لای خۆیان هەیەە ناتوانن لەوە دەرچنە دەرەوە بەڵام کاتێک کە ئەڕۆن بۆ وڵاتان ئەڕۆن بۆ جێیتر لە فستیڤاڵەکانی دنیاە سێرەکەن بۆچوونی تر هەیە بەرامبەر بە فیلمسازی و بۆچوونی شەیە بەرامبەر بە فیلمەکەی ئەمە وای لێ کات سێرەکەی گۆڕانێکی تیا دروستە بێ هەر لە خۆیان گۆڕانێکی دروستە بێ بە ئایدایەکی کە دێتەوە یعنی من کە لە کوردستان فیلمم کردووە
ئێستا کە هاتوومەتە دەرەوە لێرە کاتێک کام دنیاە بینم سێرم کرد تینایەکی زۆر جیاوازە لەگەڵ ئێمەیە هەر لە هەیەکەم هەنگاومانەوە لە نووسینەوە هەتاگاتەوەی کە فیلمەکە بەرهەم دێت یعنی بۆیە ضرورەتی فستیڤال لێرەیە لێرەیە فیلم بچێتە فستیڤال و فیلم سازەکان بە هەمووشیانەوە بچنە ئەو فستیڤالە جیهانیانە تێکەڵ بن ئەو تێکەڵێ زۆر ضرورە بۆی ئاگیان لە ستایلەکان بێت لە فۆرمەکان بێ لە چۆنێتی نووسین بێ چونکە لەوێ گەنگەشەی باش ئەکرێ هەر هیچ نەبێ لەبینی خۆیانە بەڵێ کاک زانیاکجانەمێ بچمە سەر باسی پرسیارێکی کە من بە جۆرەی ئەو بابەتەی کە تۆ خۆت دادناوە بۆی لە زنجیرەی بابەتەکە دانەبڕی بێجگە لە فستیڤالەکان ئێوە وەکو کۆمپانیاکەتان وەکو خۆتان پیلانتان چییە بۆ فیلمەکان ئەکرێت بینەران لەگەڵ کورتە فیلمەکان وایان لێ بکەین ئاشتیان کەنەوە بێن سەیری کورتە فیلمەکان کەن دەستخۆش پرسیارێکی زۆر بەجێ بە دڵنیایەوە ینی من 15 ڕۆژ لەم پێش 4 ڕۆژ 13 ڕۆژ لەمەوە پێش لە باکوور بووین و هەوڵماندا هێنێک بەرنامەدا بڕێژین بۆ نمونە لێشتا ڕایەمە بەڵێمە وەرگرتۆ کە لە ناوەندێک کە لە ئامەدە هەیە ینی فیلمی هەر چوار لایە دەرەوەش ئەگەر حسێب بکەین بین بڵین 5 کۆ بکەینەوە لەوێ ئیکرانی بۆ دابنێ یانی شاندانی تایبەتی بۆ بکەین لە ئیستانبول هەروەتر لە ئامەد هەروەتر هەوڵە دەین کە لەگەڵ سلێمانی هەنێک پەیوەندیمان هەیە هەوڵە دەین کە لەوێش لە سینەما سالم و ئەوە ئەو کارە بکەین و لە ڕۆژهڵاتیش ینی بە بەرنامە هەین ینی بەرنامێکی وامان هەیە جیان لەوەش شتێکە زۆر گرینگە ینی خەریکین لەگەڵ تەلەڤیزیۆنە باشەکانی دنیاش خەریکین پەیوەندیەگرین بۆ نمونە بەرهەمێک کە ئێمە با بڵین بە پێوێکی ئەیبینە هێنێک شوێنی تایبەتی دنیا وەک فستیواڵە باشەکانی دنیا دەبینی پاڵێوەری ئۆسکارە پاڵێوەری گۆیایە پاڵێوەری نازانم خەڵاتی ئوروپایە ئەیانگەین بەو شوێنانە دوای ئەوە هەوڵە دەین ئەم فیلمانە پێشکەش بە تەلەڤیزیۆنەکان بکەین بۆی کە داهاتێکی ئابووریش هەبێ بۆ فیلم سازەکەش بەس خەریکین ئەو پەیوەندیانە دروستەکەین تا هێشتا توانیمان هێنێک لەو پەیوەندیانە دروستکەین بەس هەر چاوەڕێین چون جارێ ئەو کارانەیەکەوە بەو ئاستە گەشتن بڵاوکردنەوەکان جارێ بەردەوامە ناتوانین جارێ هەروە پێشکەشی ئەوەیکەین ینی ئەبێ قۆناغی خۆی دەرباسکە دوای ئەو ئەتوانین فرۆشیشی بۆ بکەین ئەوە دەتوانێت هەنگاوێکی باش بێت بەس دیسە چون ئێمەش هەر دەستەنیان لە ڕاستیدا ینی ئێمەش زۆر دەستەنیان ینی بەس هەر ئێمە بڵاوکارینەوەش بۆتە ئەوەی کە زەختێکی زۆرمان لەسەر بێ بەڵام هەر خەریکین ئەچینە پێشەوەنەوەی کە بەڵام ڕەنگە لە جادەوەی کەم کارانە لە پرۆسی ساڵێکدا بکرێ ڕەنگەمە لە 2 ساڵ یا 3 ساڵا بکەین بەس وردە ئەچینە بەرە و هەنێک پەیوەندیشمان دروست کردەوە و بنیازیشین چون خانەخە کاتێک نیشاندان ئەکرێت یا بڵین ئیکرانێک دروست ئەبێت پشتی باشی لەکەوێتەوە یەکێک لە شتەکانەوەیە کە با بڵین جوواک و کۆمەڵگەی خۆمان دێت و لەگەڵ سینەماکار و لەگەڵ چاندی سینەمایی خۆی یا کولتوری سینەمای خۆی ئاشنا دەبێت و ئاش دەبێتەوە دێتەوە هۆڵە سینەمایەکان ئەبینە بەڵێ سینەماش هەیە وەژیان چەند خۆشە بە سینەماوە و ئێمە چەند خۆشەک ئەگەر بەم شێوە لەگەڵ کولتور و نەریتی خۆمان دیسا ئاش بینەوە پەیوەندی بگرینەوە کە وە زۆر شیتر جیا لەوەش لە بواری ئابووریشەوە داهاتی هەیەەوە وەک هندستان ینی دەبێتە کولتورێک کە خەڵک دەبێت نانی شەوی نیە بەڵام ئامادەیە کە بچێت پۆڵی نانی شەوەکەی بدات بە تیکێت یا بلیت بیستێنێت بۆی فیلمێک چاو لێ بکات چون داناپڕن لە فیلم هەر بۆیش ئەوان توانیان بۆ نمونە با بڵین بالیوود دامەزرێن خانەخە ئێمەش جێی کاری هەیە و هەوڵمانداوە و بەردەوامی شەبین لە هەوڵە ئێمە شیوادارین کە بتوانین تا ئاستێک یعنی بەرە و ئەو شتێکە باسمان کرد بتوانین بچین و هەر هەوڵشی بۆ ئەدەین هیوادارین پرسیارێکی کە هەر لە ناو بابەتەکەی خۆتا کە ئەین بۆ ملام دروست بوو ئەو فستیڤالە باشانەی کە وەکو ڕێتاو فیلمی ئێوە کوردی با بڵێن ڕێتاو فیلمی کوردی ئێوە بۆیتان بردون و بڵاوتان کردوتۆ کام لەو فستیڤالانە بوونە با بڵێن ئاستی فستیڤالەکان لە باشیە کامیان بووە بە دڵنیاییەوە با بڵین تا ئێشتا توانیمانە ینی دوو بەرهەمی کوردی لە ماوەی ئەم دوو مانگەدا کەمتر لە دوو مانگە بۆ پاڵێوەری ئۆسکار پاڵێوەری ئۆسکار و پاڵێوەری خەڵاتی ئوروپا هەروەها هەر بۆ نمونە دوێکە پێرێ هەواڵی فیلمێکی کوردی بەڵگەمان
بەدەستگەیشت ینی فستیواڵەکە ئاگاداری کردینەوە کە بەڵێ کارەکە وەرگیراوە و پاڵێوەری ئۆسکاریشەوەەوە دووەم بەڵگە فیلمە کە لە ماوەی ئەم 2 ساڵدا کەمە کارەکەین ئەیانگەین بەو شوێنەوە و زۆر گرنگەوە لە ماوەی ئەو 2 مانگەدا شکور ئەم 2 فیلمە زۆر باش بڵاو بنەوە. فیلمی چیرۆکی تریشمان لەلای بۆ نمونە بڕوا پێکراوی فیپرشی بەرهەمێکە کە گەیاندومانەتە بێەوە زۆر گرنگە یا ئەوەی کە با بڵین ئیتر بەم جۆرە ینی ئەگەر یەک بێک ناوێن بەرین ڕەنگە زۆر باش نەبێ بەڵام بە گشتی هەوڵمانداوە لە ئاستی بەرزەکانە کارەکانین کە چون وتم ئێمە بڕوامان وایە دەبێ تێکەڵاو بە سیستمی جیهانی بین بۆی کە بخوێندینەوە خانەخە کارێک کاتێک کارێک ئەچێتە شوێنێک کە پاڵێوەری با بڵین بۆ نمونە با بڵین کراکۆفا ینی کراکۆ فستیواڵێکی زۆر گرنگە کاتێک تۆ کارەکە دەچێتەوێ خانەخە زۆر شوێن هەن لەسەر تۆ ئەنووسن ئەخوێنەوە بانگێشت ئەکەن داوات لێکەن کە تۆ بەشداربی وەک تاکێک بچی بۆیە میوانداری لێ بکرێتی خانەخات تەلەڤیزیۆنەکان دێنە سەرخەت زۆر کەسی تر دێتە سەرخەت لەوێ دەبینی با بڵین داکشاپ هەیە زۆر شتی تر هەیە با بڵین ئەوان خۆ بەخۆ دێن و پاڵپشتی لێەکەن یا با بڵین فاند ئەدەن وە زۆرشتی تر خانەخیانی کاتێک تۆ ئەگەی بۆوێ چاولەکەی 5 ڕێگای دیکەت بۆ کرێتەوە هەموو پێپلیکانی هەیە ئاسان ئەتوانی سەرکەوی ینی بەم شێوەیە و ئەوە زۆر زۆر گرنگە بە تایبەت بۆ ئێمە کە پێویستیمان پێێتی لەو ڕۆدا ینی ئەوەش جێ خۆشحاڵیە ینی بۆ نمونە جاران ئەماندی ڕەنگە چەند ساڵ جارێک فیلم سازێک فیلمەکەی ئەویش بە دەگمەن بچێتە شوێنێکی ئاوا بەس ئێشتا ئێمە خۆشحاڵین ینی لەو 2 مانگەدا لانی کەم 3 تا 4 فستیواڵی پاڵێوەری ئۆسکار یا ئوروپا یا چوزانم ئەنی ئەو فستیواڵانێکەوە بڕوا پێکراوی شوێنێکی تایبەت و گرنگن ینی بەرهەممان نادۆ لێ وەرگیراوەش شتێکی خۆشە جێ دڵخۆشیە و هیوادارین کە ئێمەش بتوانین بەردەوام بین و فیلمگەلێکی زیاتر بگەینەوە ئاستانە چون لە ڕاستیدا تا تێکەڵا بەو سیستمە جیهانیە نەبین زەحمەتە دەرکەون چون ئێمە وتم ئەنی سازیەک سیستمێک پەرگالێکمان نییە کە خۆی بتوانێت دەهات بۆ دروستکا بۆ سینەماکار فیلم نیشان بدات خەڵک ڕاکێشە وەرە هۆڵەکان و هەمووی ئەو شتانە. کاکە زانیارجان ئێمە گەلێ جار فیلمسازی کورد پەیوەندیمان پێوەکە من بە شخصی خۆم یعنی لێمە پرسن مەسەرەن چۆن فیلمەکانیان بەرن بۆ فستیڤاڵ چی بکەن حتمما ئەوە کۆمەڵێ هەنگاو هەیە کۆمەڵێ ڕێگا هەیە من ناتوانم مەسەلەن بڕۆم هاوکاری بم بەڵام ئەمە پێویستی بەوەیە ببین بە چاوساغیان ئەو هونەرمەندانە ئەو فیلم سازانە چۆن پەیوەندی بە ئێوە بکەن بە ئەمەیان بڵین چۆن پەیوەندی بە ئێوە بکەن تا لە ڕێ ئێوە فیلمەکانیان بگە بە فستیڤاڵەکان. لە ڕاستیدا لە ناو بڵاوکاریدا ئێمە شتێک هەیە پەیوەندی زۆر زۆر گرنگە سەرەتای هەموو شتێک پەیوەندیە لە ڕاستیدا لە ناو بڵاوکاریدا کاتێک پەیوەندی دروست ئەبێت و ئەو بڕوا پێکردنە دروست ئەبێت کەواتە ینی مادەم کەمە ئەو پردەمان دروست کرد ئاسانتر ئەتوانین بارەکەی خۆمان ڕاگوێزین کاتێک ئەو پەیوەندی دروستە بێ مەش ئاسانتر ئەتوانین فیلم بێنین و ببین بەس سینەماکار ئەتوان ینی هەژمار هەیە ژمارە تەلەفۆن و ئیمەیل و ئەوە هەیە ئەتوان بەرهەمەکانی خۆیان بنێرن ئێمە سەیریەکەین لێژنەیەکی خۆمان هەیە خۆ بەخۆ چەند کەسێکین سەیری بەرهەمەکەکەین و بەپێی بەرهەمەکە قسەی لەگەڵەکەین کارەکە لە چ ئاستایە و چۆن ئەوێ بڵاو کرێتەوە یا ئایا چون وتم ئێمە سربەخۆین زۆرین سینەماکارەکەمان هەر بۆیە ئێمە لە بواری ئابووریشەوە لە ڕاستیدا بەپێی شوێنە جیهانیەکان ینی دراو یا بڵین پارە یا پوڵ وەرناگرین لەو ئاستەدا چون ئەبینەوە ئێشە هەیە بەداخەوە بەرحەڵ ئەوە لەلایەک دواتر مەسلەی پەیوەندیەکە با بڵین کاتێک ئەو پەیوەندیەمان دروست کرد لەگەڵ فستیواڵەکان و ئەو بڕواایە دروست بوو لە نێوانماندا و کاتێکی شتوانیمان فیلمێکی باشە دوو فیلمی باشمان بۆ ناردن خانەخە ئەم شتە ینی بۆ ئێمە ئاسانترە کاتێک ئەو بڕوا دروست بوو لە ڕێگەی ئێمە ئاسانترە و فیلم ئەچێتە بەردەمی ئەو و بە دڵنیایی و فیلمێک کە بڵاوکار لە پشتی بێ لەگەڵ تاکێک بە تەنیا بێت دەتوانێت جیاوازی هەبێت چون کاتێک من هەردەم دەبینی بۆ فستیواڵێکی بەناوبانگ یا هەڵکەوتە بڵین هەموو ساڵە لانی کەم فیلمێکی باشم بۆ ناردۆ وەرگیراوە بە دڵنیاوە کاتێک لەلایەن منەوە فیلمی بۆچێ دەڵێ بە دڵنیای دەبێت فیلمێکی گرنگێک کە خەریکە بۆ منی ئەنێرێت و ئەوەش بەرحەڵ بەپێی ئەزمون و بەپێی کارێکە تا ئەوڕۆ کراوە ئەو شتەی سەلماندووە نیشان ینی خۆی نیشان داوە ئەم شتا ینی ئەزەوەنی ینی ئەزمونێکە کە دەرکەوتووە ینی دیتراوە و
بەدەری کورمانج دەڵێ جەرەباندوومانە یا تەجروبمان کردەوە ئەزمونمان کردو. من لێرە مەبەستەکەمەوە بوو ئێستا فریان ناکەوم با بڵێن ناوی ئێوە و ئیمێڵی ئێوە و فەیسبووکی ئێوە یان ئەو شتانە دابنێم بەس دوایی ئەتوانین لە کاتی ئەگەر بۆم بنێریت من هەر لە فیلم سازان لە یوتوبیش کە لە هەردوو لایە بڵاو بێتەوە دایەگرم دایانێم لەگەڵ نووسینەکەی ئەم وانەیەتانە دای ئەنێم بۆی ئەگەر کەسێک ویستی پەیوەندیتان پێوە بکات ئەوە زۆر باشترە بۆی ڕێگا ئاسانکاری بێت یەکسەر پەیوەندیتان پێوە بکە و دوایی تر لەوێەوە چۆن فیلمەکەیتان بۆ بنێرێت ئەوە مەبەست بۆ زۆر زۆر پێویستە بەڵام خاڵێکی کە هەیە کاکە زانیارجام فیلم سازی ئێمە کاتێک کە ئەوێ فیلمەکەی بڵاو کاتەوە من بۆ نمونە خۆم لێرە منەوە فیلمێکم کردووە ئەو تێچۆی کە بۆ فیلمەکەم بوو لە هەموو کورتە فیلمەکەما کردم بڕێ پارە بوو بەڵام کاتێک کە ویستم بڵاوی کەمەوە بۆی بۆ فستیڤالە جیهانیەکان بڕوات لە ڕێ کۆمەڵێک چەناڵی کەوایە ئەو چەناڵانە لەوێەوە کاڕۆژمە ناو فستیڤالەکانەوە ناو وێبسایتەکانیانەوە پارەیانەویست پارەکە زۆر بوو باوەڕەتە بێ بۆ هەنێ فستیڤال کە ناردوومە بۆ کۆمەڵە لەو فستیڤالانە ئەو بڕە پارەی کە لە فیلمەکەی خەرجم کردووە بەشداریکردنم بۆ فستیڤالەکان زۆر لەوە زۆرتر بووە 3 قات و 4 قاتی ئەو بووە اینجا ئێوە ئەم بڕە پارەیە ئایا لەو فیلم سازە وەرەگرن یان ئێوە پەیوەندیەکەی خۆتان وایە یەکسەر ئەڕۆنە ناو لەگەڵ فستیڤالەکانە بەشدارە بن و نایەڵن تووشی ئەو بڕە پارەیە بن یانە بن چۆن لە ڕاستیدا پرسێکی زۆر بەجێە چون وتیشمان کە ئێمە سینەمایەکی بەو جۆرەمان هەیە لە کاتێک گەڵین سەربەخۆیان بۆسمانەوەی لە بواری ئابوووریەوە بە دڵنیای دۆخی باش نییە ئێمەش هەوڵە دەین ینی یەک ئەوەی کە چەند فیلمیان بەدەست بگەێنین کاتێک ئێمە چەند فیلمیان بەدەست ئەگەین ئەوان پێیان خۆشەوە داشکانێکی تایبەت بۆ ئێمە ئەکەن ئەلبەت هەمویان وانین هێنێکیان وان بەڵام بەگشتی ئەو تێچووی هەیە بەگشتی و تێچووی هەیە و بەداخەوە ینی چون وتم چون ئێمە تێکەڵ بە سیستمێکی جیهانین و لە هەموو دنیا بە نرخی کارەکرێت کاتێک تو ئەو نرخە ینی بە پێ نرخە کارنەکەی دەبینی زۆڵم لە فیلمەکرێت جەری وایە نادێت تێ جەری وایە شتی تر بێتە پێشە جەری واشە ناوانش هاوکاری ئەەکەن و لە دۆختێگەن ئەلبەت کەمن زۆر کەمنەوانێکەوە دەبینی بێ بەرامبەر بەرهەمیش وەرەگرن چون خانەخە فستیڤال زمانێک فستیڤالە کە فیلمی باشی لێبێت و بۆی کە فیلمیشی لێبێت مەجبورە ڕووبکاتە بڵاوکار خانەخە بەڵام ئێستاش ئەوە نێ کە بڵێ گەر ئێمە فیلمیان بۆ نەنێرین ئەوان پەکیانەکەوێت نا بە دڵنیاییەوە گەر ئێوە نەشی نێرنەوە پەکیان ناکەوێت چونکە ئەوان یارمەتی ئەدەن مامۆستا دەنگم نازانم دەنگت بزانم دەنگم پێ ئێستا مامۆستا ئێستا دەنگت دێ بەڵێ چونکە دەنگە پچڕاوە بزانی ئین بووی بەڵێ بەس ئەژماریان کەمە ئەوانەی کەوا با بڵین هەوڵە دەن کە ئەم ینی با بڵین دەگەڵ دۆخەکەی ئێمە ڕابێن یا یارمەتێکی لەو جۆرە بدەن زۆرینیان بەداخەوە و تێچوێ وەرەگرن و ئێمەش مەجبورین تا ئاستێک زەری وایە وەری بکرین و هەند جاریشەیە وتم بەهۆی ئەوەی کە ئەبینین ئێمە چەند بەرهەم ئەگەینە بەردەمیان ئەوان هەوڵە دەن کە داشکانێکی باشکەن و ئێمەش هەر هەوڵە دەین ئەو داشکانە ڕەچاو بگرین تەنانەت بۆ فیلم سازەکە چون ئێمە بۆ خۆشمان خەریکین فیلم بەرهەم دێنین ئێمەش بۆ خۆمان لە ناو سیستەمە داین و ئەزانین گرفتمان چییە ینی هەوڵە دەین بەم شێوەیە با بڵین ڕێککەوی لەگەڵ دۆخەکە بەڵێ کاکە زانیار لێرەیە گەلێ جار خۆتە زانیت ینی من نەوە وێبسایتانی کە هەیە کە فیلم وەرەگرن لە ڕێیانەوە کە توانیمە فیلم بەشداری پێ بکەم لێرە هاوکاری زۆر لە برادرانی خۆمم کردووە لەگەڵەوانە مەسەر هەڵمانداوە فیلمانی کە لەگەڵیانە بەشدار بوومە من وەکو ئەیجنتێک کە لەگەڵیانە کارم کردبێت هەوڵم داوە بۆ بڵاوکردنەوەشی بۆیان بۆ فستیڤالەکان زۆر فستیڤالەیە بەڵێ بە بەلاشە بە خۆڕاییە هیچ پارە وەرناگرێت بەڵام لەو فستیڤالانە من شتێکی زۆر خۆش بینیوە با برادران بزانن فیلم هەم بۆ خەڵاتی وەرگرتووە بەڵام کاتێک کە ئێستا چی بە دوای فستیڤالەکە ئەگەڕی لە ئینتەرنێتە لە گوگڵە
ئەتەوێ وێبسایتەکەی بدۆزیتەوە نەماوە نییە نەماوە چونکە فستیڤالەکە کاتی بووە ماوەیە کردویانە ساڵێ 2 ساڵ دوایی نەماوە ئەمە ناکاتەوەی کە بڵێن ئەو فستیڤالێکی گەورە بێت و خەڵاتشی بۆ فیلمە داوە ئەو فیلمە گوناحی چییە کە مەسەلەن بێبەش بووە لەوەی کە ئێستا بەڵگەیەک وەکو وێبسایت بڵێ هاوتانێ لە وێبسایتەکەیان ناومەیە ناوی فیلمەکەمەیە گوناحی چییە لەو کاتەیە لەوەی لە ژنەیەکی باشیش لەوێ بوو بێ لەوەشە هەر لێ ژنە نەبوو بێ لەوەیە کۆمەڵی خزم و کەس و برادر و بۆ خۆیان شتێکیان کردبێ ئەمانە هەمووی لەم بابەتانە بەڵێ فەرموو حەزم کرد تۆش قسەکەی بەشدار بی وەڵاهی لە ڕاستیدا ئەمڕۆ بەهۆی ئەوەی کە ینی با بڵین ئەم سیستمە پول سالار یا پول کەی خوددایە کە هەیە لە دنیادا کاریگەری لەسەر سینەماشدا هەیە بۆ نمونە بۆتە هۆی ئەوەی کە هەنێک کەس تەنانەت پوڵی لێ پەیدا بکەن ینی دەبینی فستیڤالەکە کەسێک بۆ خۆی دانیشتو لە شوێنێکی دنیا دروستی کردووە و بۆ هەر فیلمێک تێچوویەکی $3-4 داناوە و دەبینی 100-200 فیلمی بۆ دێدەی بە زیاد بدەبێتە بە هەفتەیەک تقریبن $2,000 کاسپی دەکات و دوایش هەروە PDF بۆ خۆی دروست دەکات وەک ڕێزنامە و پێشکەش بە فیلمەکەی کات و فیلمی باشیش ئەبینێت کەسی ئاوامان هەن بەداخەوە فستیڤاڵی ئاوامان زۆرن هەر بۆیە هەموو فستیڤالەکان بۆ بڕوان نابن ئەوەش وەک خەسار ناسیەکە بۆ نمونە بەداخەوە من ئەبینم زۆرجە لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان فیلمساز تازە دەست بەکارە و بە شوێنەوە دەگەڕێ فیلمەکەی بڵاو بێتەوە تێچوویەکی ینی کەمی هەبوو فیلمەکەی و ئێستاش با بڵێن درا و پوڵێکی ئەو تۆی لەبەردەستنێ یا پارێکی ئەو تۆی لەبەردەستنێ کە فیلمەکەی بە شێوەیەکی باش بڵاو کاتە بیدەتە دەست بڵاوکارێک بۆ خۆی دەست بەجێ ینی خەریک ئەبێت و ئەم کارە ئەباتە پێشەوە ناشزانێت چی بکات وە دەبینی کارەکەشی لاوازە و هەندێک شوێن ئەچێت کە باسمان کرد با بڵێن لەوێنە وەرەگیرێ و خەڵاتیش ئەباتەوە و پرۆپاگاندا و ڕێکلام و بانگەوازی خۆشی بۆ دەکات لە ناو تۆری کۆمەڵایەتی و تەنانەت هێن مەڵپەڕوان هەن جەلیوان من بینیمە ڕوودا و بۆ خۆی نیشانیداوام شاد ڕەنگە دروست نەبێ من ناوی تەلەڤیزیۆن بێنم بەڵام خانەخە ئەگەر هەڵەیەکشی کردبێ تەلەڤیزیۆنی ئێمە جایتر ئی هەمومانە جا بە خراپ و چاکەوە دەبێ ببوورە لە کەمانەداوە بڵێم فێربین هەمومان فێربین کە شتێک بە چاک و خراپەوە وەری بگرین قبولی بکەین بەس ئیتر ئەوەی تر تاک ئەزانێت کە خۆشی بێ یا خۆشی نەوێ بەڵام دیسایی ئێمەیە بە هەموو شتێکەوە بە هەموو گرفتێکەوە بووە مەسەلەن تەلەڤیزیۆنەکانی خۆمانەنی تەلەڤیزیۆنەکانی باشوور باسی کردووە ئەو فڵان فیلم فلان جێگا وەرگیراوە بێ ئەوەی کە لێکۆڵینێوکەن ئەو سینەماکارێک کێیە چەند بەرهەمی دروست کردو یا دەبینی نەفەر داوات کراوە بە تەواوی ژیانی خۆی بێزگە لە فیلمەکەی خۆی پرۆژێکی تر نەچووە نەیبینیوە کە چۆن فیلم دروستە بێت و کەسانێکی تر فیلمیان بۆ دروست بەرحەڵ ئەم خەسارانە هەن و هەرو کەسانەشن کە ئەچن بەرەو ئەو بڵین ئەو ڕێزەیە ئەم دەستەیە لە فستیڤالانە کە بڕوا پێنەکراون و دەبێتە هۆی ئەوەی کە لە کێوێک دروستکە یا با بڵین تەپڵێکی گەورە دروستکە دەهۆڵێکی گەورەکە کە بەس ناوەکەی هەموو بەتاڵە خاڵیە و ئەوەش گرفتێکی گەورەیە بینی لە پێش ڕۆژە ئەو سینەماکارە دوای 2 ساڵی تر لە شوێنێکی ئەبینی ئەزانی فەقیر هەر ناتوانێت باشش قسە بکە چ دەگاوەی کە بێنێ بتوانێت فیلمێک دروستکە ینی وە زۆر گرفتی تر بەداخەوە ئەو وەک خەسار ناسێک یاوە خەسارێک وەک خەسارێک ئەتوانین ئاماژەی پێ بکەین و لە هەمان کاتیشدا فستیڤاڵی باشی شێو خانەخە بەس وا باشترە ئێمە فیلمەکانمان بنێرین بۆ شوێنێکی باش و وەرنەگیرێت تا چاتر تا ئەوەی کە با بڵین بینێرین بۆ شوێنێک کە بڕوا پێنەکراوە نەمەڵپەڕێکی هەیە خوا ئەزانێ کوێیە و زۆر شتی تر بەڵێ کاکە زانیارجانەمەیان پەیوەندی بە ئەو گەندەڵیەوەیە بەداخەوە وام لێ هاتووە حەز ناکەم هەر ناوی وشەی گەندەڵیەکەش بەکاربێنم یاردەیەکی ناشرینە دەسەڵاتی کوردی و حزبەکان و بەرپرسەکان ئەمانە کەوتونەتە وێزەی فیلمسازان کەسانێکەیەنن پاری زۆری بۆ خەرجەکەن بەڵام هیچی لە توانایان نییە و هیچ بەرهەمێکی جوانی لێ بەبەر نایەت ئایتر وەکو کەڕەنایەک بۆ خۆیان بەکارێنیان چۆن بەڵام کەسانی کەشەیە توانایی باشە و پشتگوێیە خەن و کە ئەوە کاریگەریەکی زۆر مەترسی هەیە ترسناکی هەیە لەسەر گەیاندنی دۆزی کوردی ئەمەیان زۆر خەتەرە بەداخەوە یعنی کە ئەوە ئەکرێت
ئەوە کەوێتە بواری بەرژەوەندی خۆیانەوە وەکو لە بوارە وەکو پرۆسەی گەندەڵکاریەکەی کە کردویانە. بەڵام کاک زانیارجان ئێوە کاتێکە ئەو فیلمانە کە کەسێک فیلمێکی خۆیانێ بۆ ئێوە بۆ کەمپانیەکەی ئێوە لای خۆتان بڕیاری ئاستی فیلمەکە ئەدەن کە ئەم فیلمە ئاستی چۆنە باشە بینێرن یان نەینێرن، ئەمە یەک. و دوو ئێوە بۆ ئەو فیستیڤاڵانەی کە باشن جێ دیارن ئەوانن کە لای ئێوە جێ دەستیان دیارە بۆوانەیە نێرن یاخۆ ئێوە شەر بۆ فیستیڤاڵانەیە نێرن دوای ساڵێ 2 ساڵی کەیتر نامێنێت. لە ڕاستیدا پرسیارەکە زۆر بەجێیە. دوو خاڵ بۆ ئاکات لەوە بێ. یەکەمیان ئەوەی کە ئاگاداری ئەەکەنەوە دوش ئەوەی کە بۆ خۆتان ئەینێرن بۆ شوێنانە لە ڕاستیدا با بڵێن چۆن بڵێم لە سەرەتادا ئەمە بۆ خۆمان کاتێک فیلم وەرەگرین هەروەک باسم کرد سینەماکار جا بەرهەمهێنەر بێت زۆرینەی کات کابرا هەر بۆ خۆشی بەرهەمی هێنێت یعنی هەم نووسینی بووکات هەم دەرهێنەرایەتی وەکە هەم خاوەنی فیلمەکەش بۆ خۆیەتی کاتێک کە پەیوەندی ئەگرێت ینی لەگەڵ کەسی پەیوەندیداری ئێمە پەیوەندی ئەگرێت تەلەفۆنە کات بەرهەمەکە ئەدیترێت لێژنێ ئێمە لەسەر فیلمەکە قساکە ئەڵین فیلمەکە لەو ئاستەدایە کەسی پەیوەندیدار لەلایەن ئێمەوە تەلەفۆنی بۆ کاتەوە کە پێی ئەڵێت بەڵێ فیلمەکە لەو ئاستەدایە ینی پێی ئەڵێت ینی چون بەداخەوە یعنی ئێمە چون وتم سیستەمێک نییە کاتێک فیلم دروستەکرێت ئێمە لە پێشا بیر لەوەکەینەوە کە ئایا بزانین چیرۆک باشەوە باشە دەنگ باشە دیمەن باشە ینی لیستن و نواندن باشە ینی ئەوانە بۆمان گرنگن زیادوا و سفەرڵێن ئەهادەی زۆر چاکە پرسیارەکەی بزانین چەندەمین ئەزمونێتی لەو پێش لەگەڵ کێ کاری کردووە ینی جاری وا پێویست ئەوانەش بزانین بۆی کە ناسینی باشترمان هەیە بەڵام بە زۆرینەی کات سینماکارەکان ئەناسیننی پێویست ناکەم پرسیارانی لێ بکەن بەڵام ئەوانی کە تازە دەست پێەکەن پرسیاران لێەکەین چون ئێستا حەز دەکەم ئەو مژارە زیاتر ئەوان نەگرێتەوە ینی ئەو پرسیاری ئەوە زیاتر ئەم بەشاگرێتەوە پرسیاری ئەوانان لێکەین بە دڵنیایی و پێشان ئەڵێن کە فیلمەکەتان لەم ئاستەدایە ئەگەر بۆ نمونە دەتەوێت بڵاوی بکەیەوە لەوەندە تا ئەوەندە ئەگەر بۆ جێبەجێ ئەبێت با بڵین بێنی سەرمایە لە سەرداپنی یا ئەوەی تێچوو هەیە ئەوە نەباشە لەوەنە زیاتر بە زەرەری ئێمەیە گەر بڵم تۆ زیاتر با بڵین باجێت و سەرمای لە سەردانەنەی چون خەریکم زەرێک لە خۆمەدە وەک خاوەنی کۆمپانیەکە با بڵین خەریک چون نەگەر چەند ئەو زیاتر حەزی لێ بم بەرهەمەکەی بۆ بڵاوکەمەوە قازانجی بۆ منێ ینی ئەو لە دەم بۆی بڵاوکەم و بۆڵی خۆشم وەرەکەم بەڵام لە ڕاستیدا بەداخەوەە فری و کاری و غەیانەت و کاری ناشیرین کراوە لە ڕاستیدا ئێمە هەوڵ نادەین کە بەم شێوە لەگە سینماکار بجوڵێنەوەنی پێمان خۆشە ئێمە ڕاستی بە سینماکارەکە بڵین قەینا بڕوا بچێتە لایەکی تر بڵاوی کاتەوە بەڵام ڕاستەکەی پێ بوترێت چون خاناخە ڕۆژێک ئەو ئەزانێت کە چ شتێک ڕاست بووە و ئەو کاتەکە بخۆی ئەزانێت کێ لەگەڵی پەیوەندێکی باشی دروست کردویانە بە دڵنیایی و پێ وترێت کە فیلمەکە لەو ئاستەدایە با بڵین فیلمەکە بە پێ ئەو شتێک کە ئێشتا لە بەردەستی ئێمەیە بۆی هەیە ینی تا ئەوەنەی لەوە زیاتر بۆ نمونە بە تێچووی نەبێت چون بۆ خۆت باش نییە چون وەڵامی لێ وەرناگریەوە چون وەرناگیرێت چون وا دەبێت و ئاچێت و دوای وەش پێ ئەوترێت کە ئێمە ئەو شوێنانت بۆ ئەنێرین شوێنی ئاواش هەیە ئەگەری هەیە من ئەو شەو فیلمەکە بنێرم بۆ نمونە دوای 3 ڕۆژی تر وەڵام بێتەوە بڵە فیلمەکەت وەرگیراوە بەڵام من بە هیچ شێوەیەک نوچەکەی دانانێم و ناشتوانم فیلمەکەت بۆ بنێرم بۆ جێگایە چون بۆ خۆم ئەزانم کە بڕوام پێی نییە تەنانەت بووە بەداخەوە گرفتێک کە هەیە دەبینی فیلمەکە لە پێشدا تۆزێک بڵاو ئەکرێتەوە سەقەت بڵاوەکرێتەوە دوا بۆمە ئەنێرن لە ڕاستیدا زۆر کات هەوڵەتین کەوانە وەرنەگرین بەڵام دیساش ئەبینین کە فیلمساز خانەخە با بڵین داخوازێکی ئەوەیە کە بەردەوام بێ بتوانێت کار بکات و هێنێک بدیترێت و ئەوە خانەخە لێ وەرەگرین و داوای لێ ئەەکەین کە بە هیچ شێوەیەک لە هیچ شوێنێکی تر بەدەست هیچ کەسێکی ترەوە بڵاو نەکرێتەوە تا گرێ بەستێمە تاوا بێت دوای ئەوەی تر خۆی خاوەنی فیلمەکەی و چیلەکەت بۆ خۆی ئەزانێت بەڵام کاتێک ئەم شتە ڕوو ئەدات بۆ نمونە فیلممان لەلایە بۆ خۆی چۆ هێنێک بڵاوی کردێتەوە دو گەشتۆ بەدەستی ئێمەش بڵاومان کردێتەوە تا ئێشتا دەبینی بەس لەلایەن ئێمە شوێنێک وەرگیراوە بەڵام بەدەست خۆی و 5 شوێن وەرگیراوە بەڵام بۆ خۆشی ئەزانێت کە چی کردووە چون ئێمە ئاگاداری ئەەکەینەوە بەس نوچەی ئەویش دانانین لەبەر ئەوەی کە چون بڕوا پێکراونێ من کاتێک بڕوا پێکراو نەبێت چۆن ناتوانم شتێککە بڕوان پێی نەبێت من لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانی خۆمان یا مەڵپەڕی خۆمان بێنین دای بنین و بانگەشەی بۆ بکەین و بانگوازی بۆ بکەین بڵین
بەڵێ فلان فیلم لە شوێن فلان شوێن وەرگیراوە. کەواتە بەگشتی ئێمە ئارمانجێکمانەوەی کە فیلمەکەم گەین ئاستی باش وەجاری باشە خانەخا ینی بڵاوکاری باش یانوێ کە بەپێی فیلم تۆ بینی فیلم بڵاوکەیەوە بەڵام ینی کەسێک ژیر و وریایە لە بڵاوکاری کە بتوانێت فیلمێکی مامناوەندیش بگەێنێتە ئاستێکی باش ئەوە زۆر زۆر گرنگە هەر بۆیە بە بڕوای ئێمە ینی بۆی کە ئەمە زووتر تێکەڵ بەو سیستمە جیهانیە بین ینی فیلمی ئێمە بچێتە فستیواڵێکی باش و وەرنەگیرێت زۆر چاترێتاوی کە فستیواڵێک بێت و دوای دوو ڕۆژ وەکو ئێوە باستان کرد و ئاماژەتان پێکرد ماڵپەڕەکەی داخوێت و گرفتی بۆ پێش بێت و ئەو جۆرەشتان. بەڵێ نانە دەستان خۆش لێنەوەم زۆر پێ باشە. پرسیارێکی کە لای منەوە هەیە ئێوە وەکو خۆتان فیلمتان گەشتۆتە فستیڤالە گەورەکان یان پەیوەندیتان هەیە لەگەڵ فستیڤالە گەورەکان وەکو کان و ورچ و ئۆسکار و ئیتر با بڵێنەوانەی تری کە ئاوا جیهانین و گەورن و بۆ نمونە فستیڤالێکی لێرە لە ناشڤیل لەم شاری کە منی لێمیچەکە لە فستیڤالە گەورەکان و لە وڵاتە لە شارەکان و وڵاتانی تریشا هەیە پەیوەندیەکانتان لەگەڵ ئەوانە تا چەند بەرەو پێش شووە. لە ڕاستیدا ینی بەپێی بەرهەم کاتێک کارێکمان بەدەست ئەگات بەپێی ئەو ئێمە بڕیار ئەدەین کە ینی بەپێی ڕامان و ئەزمونێکە لای ئێمە هەیە بڕیار ئەدەین کە ئەو فیلمە لە چ ئاستێکدا کە ئەگەری هەیە بچێتە کوێنە هەر بۆیش هەوڵ دەین وردە وردە لەو ئاستانەیەکەوە ئەگەری هەیە وەرگیرێت دەینە خوارێ وردە وردە هەروە وردە وردە دەینە خوارتر ژێرتر تاوی کە وەرەگیرێت و بە دڵنیای و لە شوێنە ڕادەست پێکرێت چون خانەخا مەسەلەی پریمێربوونی فیلمەکە زۆر زۆر گرینگە یعنی فستیواڵ هەن ئەبینی فیلمەکە باشە لە فستیواڵێک سەروی ئەویش وەرگیرا بەڵام چون ئەو مەسەلەی پریمێربوونی خۆی زۆر زۆر بۆ گرنگترە دەبینی ئەو پریمێری ئوروپای هەیە بەس فستیواڵێکی تر هەیە لە ئوروپا گرنگترە و پریمێری ئوروپاشی نیە بەس پریمێری وڵاتی خۆی هەیە کاتێک لێوێ وەرگیراوە ئەو بە دڵنیای وەری ناگرێت ئەوە هەنێک ینی یاسا و با بڵین یاسا و ڕێسای خۆیان هەیە جیا لەوەش بە دڵنیایەوە ینی کار هەبووە بە شوێنی باش چووە یا بووە کارێک سینەماکار خۆی بە تایبەتی ئاماژەی پێکرۆپێتی پێم خۆشە لە فلان شوێن بەشدار بووە بڵین لە فلان شوێن بەشدار ببێت ئەوەی ترەوە مەسلێکی جیایە بەس بەگشتی بە دڵنیایی هەوڵمان داوە پەیوەندی هەر دروستکەین و هەر بەردەوام شوین جەری واشە کاریشمان ناردۆ بۆ نمونە ئەتلانتا کارمان نرد وەرنەگیرە چون دیتمان ئەم ساڵ ینی فیلمی ڕۆژهەڵاتیمان لابوو ئەوان زۆر چاو ناخەنە سەر ئێران بۆ نمونە ئەم ساڵ فیلمێکی کوردی لەوێ بوو و ئێمە پێی خۆشحاڵ بووین بڵاوکارەکەشی کوڕە کوردێکی باکوورێ و لەگەڵ با بڵین کۆمپانی میتۆس فیلم ئەمە دەکتاش کارەکات ئەمان ئەبێتە فیلمەکەی با بڵین فیلمی ئەزمون کارەکەی کاکشەوکەت و کۆمپانیەکەی ئەوان بەس بەرحاڵ خانەخا پەیوەندی هەرە گرین و فیلمیش ئەچێت و جاری واشە شتەکان جیا لەوەی کە ئەبینی فیلمەکە باشە چون نەبینی نزیک جەریوە 6,000 فیلمیان بۆ ئەچێت دەی بە دڵنیایەوە 1000 فیلمی باشە ینی لێژەش مەجبورە 20 فیلم هەڵبشێرێت دی خانەخا دیتنی کورتە فیلم ینی وە بەرچاو هاتنی کورتە فیلم زۆر زەحمەتترە تا فیلمێکی درێژمتراش چون خانەخا تا فیلمێکی درێژ دەنووسرێت و دروست ئەکرێت و بەرهەم دێت ڕەنگە بەڵام 100 فیلمی کورت دروست ئەبێت خانەخا ئەم دووشتەوەک و یەک نین وەک یەک هەڵناسەنگێدرن و هەر بۆیە دەرکەوتنی فیلمساز لە نێو کورتە فیلمدا ڕێک زەحمەتترە بەڵام دیساژ نابێتە هۆکار کە بڵێ نادیترێت ئەدیتێت بەڵام زەحمەتترە بەڵێ ئەی بڵین بۆ نمونە من گرێ بەستێکم لەگەڵیەوە هەیە فیلمەکەم لە ڕێی ئەو بۆ فستیڤالەکان بچێت ئەبینم مەسەرەن هەنێ فستیڤال هەیە ئێوە ناینێرن ناتوانن چونکە لە ڕادەی لە ئاستی بودجەی ئێوەیان نییە من ئەتوانم خۆم بودجەیە دابین کەم و بۆ فستیڤالەکەی بنێرم بۆ ئەو فستیڤاڵی کە بە بڕەپارەیەکی زۆری ئەوێت ئەو کاتە من ئەبێ ئەو بڕەپارەی خۆم بە ئێوە بم بۆی ئێوە بیگەینەوە فستیڤاڵە یان ئەتوانم لە ڕێی خۆمەوە بڕەپارەکە بۆ فستیڤاڵە بدەم و بگا بۆ فستیڤاڵ لە ڕاستیدا ینی گرێبەستم لەگەڵیەوەیە هەیە لەو کاتەیە چی لێ دێ گرێبەستەکە و بەکانیان نابڕین ینی
کاتێک گرێبەستمان هەیە ئێمە بۆ خۆمان ئەینێرین ینی بە دڵنیایەوە ئەو گرفتە پێش نایەت ئەو گرفتە پێش نایەت لەلای ئێمە تاشتا پێش نەهاتووە هەر بۆ خۆمان نردومانە ینی بۆ نمونە ڕایەک یا بڵین جارێک فیلمسازێک پێشنیارێکی ئەوەی کرد ئێمە وەرمان نەگرت چون مادام کە بۆ خۆمان ئەتوانین بیکەین بۆ لە خۆڵا ئەنی وەک مەسەلێکی کوردی هەیە ئەڵە پارۆکە ئاوا ئاسان دێتە بەردەم بۆ دەست لە پشت سەرەوە دیسا بای دێنەوە بینیەوە بەردەم ینی خۆمان کە کاتێک ئەتوانین جێبەجێیەکەین تا هێشتا ئەو گرفتەمان و پێش نەهاتووە لە ڕاستیدا بەس ئەگەر و ینی وە دڵنیاشین یعنی ئەو کارێکی ئەمە ئەیکەین هەرزانتر تاو دەبێت تا کارێکە دی فیلم سازەکە ئەیکات زۆر چون بەشێکی زۆری پەیوەندیە ینی ئەم ئەڵین ئێمە کاتێک چەند فیلمی باش ئەنێرین بۆ جێگایەک ئەوانیش ئاگیان لە ئێمە هەیە و ئێمەش هەروەتر ئاگامان لە فیلم سازەکەی بۆیە لەو بەشەدا ببورن ینی ئەو کارێکی ئەمەکەین زیاتر بە قازانجی تا و کارێکە بۆ خۆی ئەیکات ینی لە هەردوو سەرا بە نەفعەتی یا بە قازانجێتی یەک ئەوەی کە ئێمە پەیوەندی خۆمان بەکاردێن فیلمەکەی زووتر بکاتە بەردەم فستیواڵ دوش ئەوەی کە لە بواری ئابووریشەوە دیسە هەر بە قازانجێتی من دەستخۆشیت لە یەکەم دەستخۆشی لە کۆمپانیەکە شتانەکەم کارێکی زۆر گەورە و پیرۆزەکەن من بۆ خۆم خەریک بوو بورم نازانم بۆچی بوو کۆکەکەی تۆش بۆ من هات بەڵێ ئازیزی منی داوای لە بردنەکەم بۆ خۆم بەنیاز بووم وانەیەک لەسەرم بابەتە بڵێمەوە و چونکە ئاگام لێ لە پرۆسەکەی زۆریشم کردووە زۆر شتی تر هەیە من نەبووایە لە بابەتەکەی خۆما بیڵێم بەڵام ئەو بابەتە ناکەم چونکە ئەو بابەتە چۆن بڵیت وەکو نهێنی کارەکەی ئێوەیە پاراستنی پیشەکەی ئێوەیە نامەوێت لە پیشەکەی ئێوە بدەم نامەوێت لە ئەو پرۆژە و هەنگاوانەی ئێوە بدەم اینجا بۆیە زۆر پرسیاریکە هەیە لەو چەمکەوە لە لای من هەیە بەڵام نامێوانەتان لێ بپرسم بەسەمەوێ خۆیان پەیوەندی بە ئێوە بکەن بۆی لە ڕێ و ئێوە بڕا چونکە مە هەنگاوێکی زۆر گەورە و پیرۆزە ئێوە ڕێخۆشکەرە بن ئێوە لەگەڵ ئەوەی کە ڕێخۆشکەرن بۆ گەیاندنی فیلمەکان و لەگەڵ ئەوەشە ئەگەر بە ئەمانەتەوە ببوورە منم قسەیە ڕووی ئەم قسەیەم لە ئێوە نەبێت بە ئەمانەتەوە بۆ ئەم کارە ئیش بکەن ئیشێکی زۆر گەورەیە فیلمسازی کورد هەمووی سوودمەند دەبێت لە ئێوە و لە گرفتێکی زۆر گەورە نەجاتیانە بێ و ئێوە ئەبن بە هاوکار و لەگەڵ ئەوەی کە ئێوە بن بە هاوکار بۆ فیلمساز بۆ دۆزی میلەتەکەشمان ئێوە ئەبنە سەرڕم ئێوە ئەبن بەو با بڵێن دەواازەیە بەو دەلاقەیە کە فیلمی کوردی بەڕووی دنیاە ئەکەنەوە من دەستخۆشیتان لێکم کارێکی زۆر پیرۆزە دەستان خۆش بێت ئیتر نازام لە کۆتاییە خۆتە گەرشتێکە لەم گفتوگوێمانە نەدوت بێ و بتەوێ بیڵێ ئەتوانی کاکە زانیارجان بیڵێ فەرم زۆر سپاس مامۆستا بە دڵنیاییەوە زۆر بە دڵنیاییەوە هەر سەرەتای دامەزرانەکە لە ڕووی ئەوە بوو کە ئەنی لە ڕووی خزمەت گوزاری بتوانین کارێ بکەین تەنانەت ئەو پێشنیارەمان بردە پێشە لەگەڵ هاوڕێکی تریشمان بەڵام دیتمان کە ئەو ئارمانجەکانی زیاتر ئابوورین بۆ هۆی ئەوەی کە ئەو پەیوەندیەمان نەمێنێت و لەگەڵ هاوڕێکی ترمان کارەکە بەرینە پێشە بەرحاڵ ئەویش هەر دڵسۆزە من دیسا دەستخۆشی لەویش ئەەکەم چون ئەویش زمانی خۆی کاری خۆی کردووە و ئێستا شەر بەردەوام مشکور بەس بە دڵنیاییەوە یەکێک لە ئارمانجەکانمان ئەو بۆ کە بکرێت خزمەت گوزارێکی باش بکرێت و هەڵبەت مەدانی شەر چۆلە ینی با بڵین کەس نییە کەس نایکات یاگە دەیکەن بەداخەوڕێک دەغەڵی تێدا دەکرێت من ڕێزم هەیە بۆ هەمان بەڵام ئەو شتێکە کە هەموو ئەیبیسن هەموو زانیویانە دیویانە شتان بینیوە بینی فستیواڵ کابرا فیلمی بڵاو کردێتەوە فیلم چۆ خەڵاتی وەرگرتۆ بە کابرای نەوتۆ یا با بڵێن ئاگاداری نەکرێت یا خەڵاتی نەداوەتە یا زۆر شتی دیکە کە ڕەنگە جوان نەبێ مرۆڤ باسی بکاتون خانەخا ئێمە دەبێت هەر وەک باسم کرد ئێمە دەبێت چاک و خراپی خۆمان خۆش بوێت تا بتوانین ببینمێنێتەوە من ڕێزم بۆ هەمووان هەیە بە دڵنیای وەگەرە و ئەزمونە خراپانەش نەبان نەدەبوو هۆکارکە ئێمەش شاد ئێمە شەر وەک ئەوانمان کردبات تا ئاستێک کاتێمە ئەزمونە نبینن ئێمەش ئەفکرین ئەڵین بۆ دەبێ ئێمە ئاوا بین خانەخا ئەزمونە وەرەگیرێت
یەکێک لەو بۆ نمونە هەرێکێک وەک نەخوای نەخواستە با بڵین وەک بڵین بانگەشە و بانگەواز و ڕێکلام و ئەوە نییە بەس کردومانە تاوەڕەوە شکور خۆشحاڵین پێی سەر بڵێندین و شکور سەرمان پێی بڵیندا ئەوەیە کە هەوڵمان داوە لانی کەم فستیواڵە کوردیەکان چون گرنگن زۆر گرنگن بۆ ئێمە بێ بەرامبەر فیلمی هەر کەس کە دەگاتێت لای ئێمە چ گرێبەسمان هەبێت چ گرێبەسمان نەبێت بیگەینە بەس دەست فستیواڵە کوردیەکان بێ بەرامبەر جایتر جەری وا هەیە دەبینی گرێبەست تەواو بووە لەگەڵ سینەماکار بەڵام فستیواڵێکی کوردی تر بەردەوامە و ئێمە لەو پێش ئەو کاری ئەومان نەناردوو بەس بۆی ئەنێری چون بۆ وتم ئێمە هێنێک ئامانجمان هەیە هێنێک کاری ترمانێ هەر بۆ نمونە باس بکەم پێرێ یا دوێنێ لەگەڵ بەرپرسی فستیواڵی فیلمی کوردی پاریس قسەمان کرد کە دووەم خولێتی یەکەم خولی پێش کۆرۆنا بەڕێوە چوو کۆرۆنا هەر 2 ساڵ داخرا ئەم ساڵ بەڕێوە چووە بڕیارە بۆ ئەم ساڵش بەڕێوە نەچێت بەڵام لە بواری ئەبووری و دۆخیان باش نییە قسەمان کردەوە خولاسە با بڵین سەرتان نێشێنم بۆ نمونە هەنگاوێکی تر کە ویسمان هەڵیێنی چنەوەیش کوڕێکی وریایە جهێڵە خوازیارە دەوێت کار بکات شکور لەگەڵ کەسی باشیشە هاوکاریان هەیە من هەر لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بووی لە کوڕێکی ئازاچێت خەڵکی ڕۆژناوای کوردستانیشە وتی کە بەتەمان باسییان گوتم پیلانتان هەیە بۆ فاند وتم خەڵات هەیە چون کتم خەڵات زۆر بۆ سینەماکانی کورد گرنگە وتی نابەداخەوە بەڵام هەوڵە دەین فاندێک جێبەجێکەین جایتر کە باسی فاندی کرد مش هەندێک مژاری ترم هێنا بەرچاوتم بابێنین ینی بۆ نمونێمە هەموو فستیواڵەکان تەنانە سلێمانی دوهۆکشی تدا بێت ئێمە لە پێشدا چاومان لە چاوی ئەوانە چاومان لە دەستی ئەوانە بۆ چۆن ئەوان لانی کەم با بڵین سیستمێکی بچووک هەیە لە باشوور کە لانی کەم ئەوانە لە بواری ئابووری و تا ئاستێک پاڵپشتی ئەکرێن لانی کەم خەڵاتێکی ئابووریان هەیە کە هەنێک لە سینەماکارەکەن گەرچی کەمە بەڵام هەر باشە جێی دڵخۆشیە ینی ڕخنەیەکەم لەسەر ئەوان هەمە بۆ بەشی نووسین یا فیلمنامەیە کێشتان بەرهەم نهاتویان نییە بۆ فاندێک دانانێن کە شکور تاوتێ و مەسلەیە دەکەن هیوادارین کە ئەویش هەر پێشوازی لێکردیانەوە هاوڕێمان کە بەرپرسی فستیواڵی کوردی پاریسە وتی کە هەوڵە دەین تی بخۆم پەیوەندی باشم هەوڵە دەین کە فاندێک دروست بکەین ینی هەموو ساڵە بڕەباجێتێکی با کەمیش بێ قەینا بەڵام هەبێت پاڵپشتی بکرێت لە سینەماکارێکی کورد کە بتوانێت فیلم خۆی پێ دروستکە وتم ئەوە زۆر بەنرختر تەنانەت لە خەڵاتەکەشە چون زۆر باشەوە دەبێتەوەی کە سینەماکار بەردەوام بێت فیلم دروستکات و با بڵین بەشێک لەو خولیایی کە ئەرێ لە کوێنە پۆڵ پەیدا کەم باوەتی ئەو کارە دەست بۆ کوێ درێژکەم کام شوێن یاوا بڵین لەگەڵ بەرهەم هێنەرێک و زۆرشی تر ئەوە شتێکی باشە ئەنی هەوڵە دەین ئەم تێکەڵانە دروستکەینەوە بۆیە وەک ئاماژەیەک باسم کرد کە وەک ئاماژە پێکردنێک باسی ئەوم کرد کە ئێمە هەوڵە دەین ئەم پەیوەندیانە بێ بەرامبەر جێبەجێ بکەین چون زۆر گرنگە ئێمە دەبێت پێشدا بۆ خۆمان ڕێکخەین یەک بین بە تایبەت فستیواڵە کوردیەکان جا دواتر بێنین هەنگاو بنین بۆ ئەوەی کە کاتێک بووینە یەک سیستم هیم بکەین ینی با بڵین فیلمەکان بەرین شوێنی تر ئاستی سەرتر یا با بڵین ناودەوڵەتیەوە منۆ کۆتم دەستخۆشیتان دیەکەم بەڵام حەزشەکەم فیلمسازی کورد بەگشتی هەموو بزانن ئەم کاری کە ئێوایکەن ئەگەر فیلمسازی کورد پارەی خۆی بۆ تەرخان نەکات وا بڵێت وا قسە بکە بڵێ ئەو پارەیان خواردم و پارە ئەخۆن و پارە خۆرن ئەم بیر و بۆ چوونە ئەبێ لابەرین نەمێشتی خۆمانە چونکە هەموو پرۆسەکان تا تۆ باسی ئەو برادری خۆتان کرد کە ئەو مەبەستی پارە بووە هەموو پرۆسەکان بە پارە ڕابڕێوە لە وڵاتانە کاری بازرگانیکردن بازارکردن بەم ئیشەوە بەم پیشەیەوە بەم فیلمسازیەوە پارەیەکی زۆر خەیاڵ و داهاتێکی زۆر خەیاڵیە باوەڕتانە بێ زۆر وڵات نەوتی نییە سەرچاوەیەکی کەی ئابووری نییە بەڵام بە فیلم توانیوێتی وڵاتەکە ببوژێنێتەوە ئەمە بازارڕەکەیەتی بەڵام من هاوکانی پێم باشە بیکەن بەڵام ئاگاتان لەو چەمکە بێ پارە ئەوە نەزاڵ نەبێت لە بەهای ئیشەکان بشکێنێ لە بەهای ئیشەکەی خۆشتان بشکێنێت دەستخۆشیەکەم بەڵێ قسەکەی داوای لێبوردنەکەم بە کورتاسیە گەر ئاماژەیەک بە دوو خاڵ بکەم یەکەوەی کە
سەبارەت بە مەسەلەیەکەوە باسم کرد یەو هاوڕێمان و ئەو جۆرەشتانە مە بەس ئەو بوو ئەو زیاتر نێرینەکانی ڕوانگەکانی ئابووری بوون من بەبەستمەوە نییە خوا نەخواستە باسی و خراپە بە خراپی یا بە جۆرێکی کە باسی و برادەرە بکەیت بەس مەبەست مۆیە پارە زەرورە پێویستە کاکە ئێوە وێبسایتە من بەڕێوە وێبسایتەکە پاری ئەوێ ئەی ئیشەکانتانێ خۆتان تەرخان کردووە پارەتان ناوێت چۆن بەبێ پارە ئاکرێت بەدڵنیایەوە خۆ پاراخە مەسەری هیچ داهاتی ئێوە بەڵام ئەبینی لە ڕوولاوازە ناتوانم زۆر گەشەی گەورەی پێ بدەم هەموو ئەو قسانەی کە لەگەڵمان هاوکاری مەکەن هەموو بەخۆ بەخشەیکەن یعنی من ڕێز و خۆشەویستیەکی زۆر گەورەیانە دەمێت ئەو کەسانی کە هاوکار من یعنی ئەگەر خۆشەویستیەکەی من نەبێت بەردەوام هانیانەدەم لەوەیە تااقەتی نەبێت بێتە پێشەوە هاوکار بێت بەڵام ئەوە نەبێت فلیم سازان بنم بڵێن لە ئاستێکی زۆر باڵایە چونکە بۆ دەرامەتەکەمان وایە ئەوە نەمان لەتوانایە ئێمە پارە پەیان ناکات ئێمە پارە خەرجەکە پارەکە خۆمانە ڕوە پرۆژەکەی ئێوە نەئەوێت خەڵکە بێ ئەوە تێبگا فلیم سازە بێەوە تێبگا ئەبێ پارەی بۆ سرف کرێ ئەبێت تۆ خێرێکی لێ ببینی تەگەر نەیبینی بڕی خێرەکەت ئەوە نەبێ ئەی تۆ چۆن ئیشەکەتانەکەن بەڵێ عفو بکە کاکە زانیارجانەوە نا بەدڵنیایە ینی کاتێک باسی سینەما ئەکرێت بەدڵنیایەوە ینی هەروەک پێشتریش ئاماژەی پێکراوە لە تەنیشتەوە ئابوورە دیترێتەوەنی وەک دوو هێڵی ڕێکی ئاسنین وانن لەگەڵێک ئاسنە پێشەوە بەس ئێمە هەوڵمان داوە کە ینی با بڵێن خاتری سینەماکاریش بگرین ئاگامان لێ بێت لە دۆخیان بەهۆی کەوتمان سەر بخۆن بەس مەبەستم ئەوە بوو بەس ئێمە هێنێک گرفتی تریشمان هەن گرفتەکانەوەی دەبینی فیلمێکی کوردی دروستە بێت کاتێک ئێمە بینین بۆ فستیواڵێک ناتوانین بەناوی وڵاتێکەوە تۆماریکەین وڵاتێکە ئی خۆمانە چون وڵاتێکمان نیە بەنێوی خۆمان هەڵبەت هێنێک لە فستیواڵەکان ئەکرێت بەڵام بە زۆرینیان ناوە وەک گرفتێک دێتە بەرچاو بەداخەوە بەس ئێمە هەوڵە دەین ینی پەیوەندیانە کە دروستەکەین هەڵە دەین کە بۆیان شیکەینەوە بەڵێ ئەو فیلمە لە فلان شوێن دروست بە ئەو شوێنە ناوی ئەوەیە بەڵام ئیتر ئەگەر ئێوەش لە بواری با بڵین پەیوەندیەکانتانە گرفتان بۆ دروستەکەت قەی ناکە خانەخایەوەتوان ئەو وڵاتەش بنووسن لەگەڵیوە هەر بۆیە ینی جاری وایە توانیمانە ناوی وڵاتێکی ڕەسەنی خۆمان پێوە بلکەین جاری باشە مەجبور بووین بە ناوێکی دیکە تۆمار بکرێت ئەوەژێکێک لەو شتە ناخۆشیانەی و کە هەر هەوڵش ئەدەین هەر پەیوەندیەکان ئاوا بەرینە پێش خانەخە بەناو کوردستانەوە چینە پێشەوە بەڵام لە کۆتاییدا مەجبورین جەریوە چون دەبینی هەنێک لە پلەتفۆرمەکان هەنێک لە ئەو مەڵپەڕانەی کە ئەوان خۆیان پێشنیاریەکەن کێمە با بڵین زانست و زانیاری سەبارەت بە فیلمەکەی تێدا پڕکەینەوە جەریوا تۆ هەڵەبژێری ینی وانە بڵێ توژیکردنەوە پڕکردنەوەیەک نییە کە تۆ بڵێ بەدەستی خۆت بینوسی هەڵەبژێری کاتێک هەڵەبژێری ئەبینی ئەو ناوەی تێدا نییە و تۆ مەجبوری با بڵین ئەو دەم ناوی وڵاتێکی تر بلیکێنی واوەش بڕێک جاریوان ناخۆشیانی با بڵین ئەوش هەر دەبێتەوە بەشێک لە ێشەکانی هەونەتەوە ئێمە هەڵخانەکە ئەو گرفتن هەیە بڵێ کاکە زانیارجان با بینەوە بەلای پرسیارەکانی هاوڕێیان ئەوە تەبعاً زۆر لە هاوڕێیان هاوڕێی من و هاوڕێی تۆ کەسانی کە لە فلیم سازانن لەم بوارەیە ئیشەکەنەوەنی کە بەردەوام لەگەڵ فلیم سازانە بەشداریانەیە و ڕۆڵی بەرچاویانەیە هەمویان سڵاو و ڕێز و خۆشەویستیان بۆ تەیە تۆ دوایی ئەتوانی بچیتە سەر فەیسبووکەکەی ئێمە و جوابی خۆشەویستی و ڕێزەکەیان بیتەوە هەروەتە سڵاو و ڕێزمان هێوایە کاک بورهان جۆڵاڵێ هیوادارین ببین بە خاوەنی سینەمای کوردی ئێمە شەڵێ هیوادارین هەنگاوانین بەس دەبێ هەنگاو بنین و خەیاڵ بکەین و بە پێی خیاڵەکاشمان هەن بدەین خۆمان هەبدەین و زەحمەت بکێشین بەڵێ کاک تەنیاکەریمی دەرێنەر لێرە پرسیارێکی هەیە با من ئەو نووسینەمان لابەرم بۆ ئەوەی پرسیارەکەی ئەو بە جوانی دەرکەوێت وا بزانمەوە کێشەکەمە هەر ئێستا ئاماژەم بەوە کرد پرسیارەکەی هەر وەڵامەکەیم تا ئاستێک داوە تقریبان پرسیارەکەی ئەوەیە منیش ئاگام بوو بەسەر حەزم با ببێت چونکە ئەوە نییە وەکو ڕێز و خۆشەویستی بەڵێ
ئەڵێ ئایا فیلمەکانی کوردستان بۆ فیستیڤالێک دەڕوە بە چ ناوێ بەشدارە بێت ئایا بە کوردستانی ڕوە یان بە سینەمای ئێرانی یان عێراقی بەشدارە بێت بەڵێ پرسیارێکی زۆر بەجێ وتم کێشەکە جاری وایە بۆ نمونە ئێمە کاتێک پەیوەندیەگرین بەناو کوردستانەوە پەیوەندیەگرین ئەوە بە دڵنیایی بەس کاتێک ئەڕۆینە پێشەوە وتم جاری وا ئەوان فۆرمەکان دەنە بەردەست بۆ پڕکردنەوە ینی کاتێک فیلمەکە وەرەگیری ئەڵێ زانستی تایبەت بۆ فیلمە ینی کورتێک لە چیرۆک ژیان نامەی دەرهێنەری فیلمەکان چ بزانم بۆ کوێنە چووە ئاستی پریمیر بوونی فیلمەکانی لەو پێش لە کوێنە وەرگیراوە نیشاندرا ئەوانەمان بۆ پڕکەوە وڵاتی بەرهەمهێنانیش ئەنووسێت کاتێک ئەگاتە ئەو بەشە ئەگەر با بڵێ پڕکردنەوە بێت ئێمە بەدەستی خۆمان پڕیکەینەوە بە دڵنیاییەوە ئەینووسین کە کوێنێ بەڵام کاتێک لەوێنە یا لەو شوێنەدا ئەبینی بەس بژاردێ و تۆ هەڵەبژێری ئەو دەمەگەر ناوی وڵاتی خۆمانی تێدا بوو چاتر نەبوو ئیتر مەجبورین ئەو کارە بکەین هەڵبەت وتم ئێمە لە پەیوەندیدا ئەینووسین جوان وان شیەکەینەوە کە و فیلمەی فلان جێگایە و تا ئاستێک فلان جێگا و فلان جێگا لە ئاست وڵاتی ئێمەدا تۆزێک خۆبەڕێوەبەرن نێویان ئەوەیە دەتوانن لێکۆڵی بکەن هەموو شتێکیان بۆ شیەکەینەوە باخەڵ مەجبورین یعنی زەری باش کاری سیاسەتوانێکەکەین بەڵام تر هیوادارم کەم وڵامی پرسیارەکەی ئێوەمدا بێتەوە بەس ناشکێت کاری تر بکەین خانە خایمە کاری سیاسی ناکەین ڕەنگە مەبەستەوەی سیاستوان نین ئێمە بەڵام بەس هەوڵە دەین کە نکۆڵیش نەکەین لەو کەسەی کە هەین لە خۆمان هەڵناین ئینشاءالله بە دڵنیاییەوە و هەر هەوڵیشماندا ئاوا بکەین و شکر هێن جاروە هەبوو بە ناوی وڵاتی خۆمان تۆمار کراوە زەری واشەوەڵە وەکو ئەو بە ڕێزەمان پرسیاری کردو مەجبور بە ناوی ئەو دووسێ وڵاتی تر لکێنراوە و ئایتر بەم شێوەیە بەڵێ من لێرە بۆ چوونێکەمەیە لەسەر مەسەلەیە کاکە زانیارجان ئێمە نابێ ئێمە وەکو فیلمسازی کورد نابێ زۆر گرفتەکە لەسەر خۆمان گەورەکەینەوە کە فیلمێکی کوردی بە بابەتێکی زۆر پێویستە بەڵێنەوە بابەتەوە نە پێویستە دنیابی ناسێ ئاگای لێبێ تۆ ئەو فیلمە بتە ئیلا بە ناوی کوردستانەوە بچێت و لە فستیڤالێکی گەورەیە وەرنەگیرێ ئەو زوڵم لە فیلمەکەکرێ بهێڵە با بڕوە بهێڵە با بڕوە بە ناوی عێراقەوە ڕوا بە ناوی ئێرانەوە ڕوا بە ناوی جۆوە ڕوا با بڕوە بەڵام بابەتەکە خۆی حکمی خۆی ئەدات من لێرە بۆ چوونەکەم وایە ڕێگە بدەن با بابەتەکە خۆی یعنی مازگۆنای کە ڕێ لێگیرا کە ئەبواە فیلم بە زمانی تورکی بکە بەڵامی مازگۆنای فیلمەکانی باسی کوردەکە ئەوتانێت تورکیا چەند کردی بە زمانی تورکی و چەند ڕێی لێگرن و چەند ئیشی بۆکەن کە بە کورد نەناسرێت بەڵام فیلمەکە هەر بە کورد دەناسرێت ڕۆمانەکانی یاشار کەمال خۆمەیەکێکە لە گرفتە گەورەکانمان هەمووی بە تورکی نووسراوە بەڵام کاتێک کە دێ خوێنی تۆ جیهان کوردە و جیهان بینەکە کوردیە حەست ئەبی ئێمە ئەو دەلاقەیەمان هەبێت ئەو با بڵێن تێڕۆژگەیەمان هەبێت بتوانین هەر هیچ نەبێ با فیلمەکە بڕوا بۆ ڕێ لێ بگرین ئەو بیرکردنەوەیەمان پێم وایە باشترە تۆزێک نەرم بین لەوەیە اینجا لە ڕاستیدا من وەک تێبینی پێمە بێ هەردوو لایەن هەیە دوو ڕوانگەی جیاوازیشن و ناشکرێت ینی بڵین ئەوە ئاوایە و سەریسەت ئەوە دەبێوا بێ هەردووکیانیش تا ئاستێک ئەتوانن بەس بە گشتی وەک گرفتێکانی گرفتێکە و ئێمەش لەگەڵ بوونی نەتەوەییمانە ئایا دەوڵەتی نیانە تۆ تا ئێستا دەوڵەت نین لە هیچ جێک پێ نەکرا لە هیچ ئیستمارەیەکە ئەوە نیە ئیستمارەکە پڕەکەیتەوە لە هیچ جەیەکان نییە وەکو هی وڵاتان کە باسی وڵاتانەکەم نییە ماڵیان ناوە بێ گوگڵەیان هەنێت جێگەیە ناوی ئێمە وەکو کوردستان یا کورد وەکو زمانەکەشمانیان داناوە ماڵیان ناوا بێت ئەوش لەوەیە کۆمەڵە کەسێکی دوسۆزی کوردیشی بۆ کردوە بەڵام وەکتری لە ڕووی دووەلیەوە لە ڕووی نێونەتەوەی با بڵێن جیهانیەوە دانەراوە کاک هەر تەنیا کەریم شتێکی کەی هەیە ئەمە لێرە لەو جیا بوو کە من پرسیارم لە ئێوە کردوتم ئێوە ئەو فیلمانی کە بۆتان دێ خۆتان هەڵێ بژێرن خۆتان بڕیاری لەسەردەن ئەو لێرە شەمان پرسیاری کردووە برامە بێ کەسی شارەزا لە بواری فیلمسازی تەقیمی فیلمەکان بکات یعنی مەبەسی لە ڕێکخراوەکەی لە کۆمپانیەکەی ئێوە بێ کەسی شارەزا تەقیمی ئەو فیلمانە بکات ئەم وەکو من بە پرسیاری نبینم ئەم وەکو شتێکی لە کابێ وابێ بەڵام بەڵێ بەدڵنیایە ینی خانە خایمەش سەلیقەی خۆمان هەیەوە تا ئاستێکیش بۆ نمونە بۆ خۆم ئارشیوێکم هەیە
ینی باڵێن کۆکراوەیەکم هەیە لە فیلمی هەموو کوردەکان ینی لە باکوورێ ڕۆژاوایە باشوورێ ڕۆژهەڵاتێ بەگشتی ینی هێنجار هێن فیلمم لەلایە دەرهێنەرەکە من ناناسێت بەڵام من دەزانم کە ئێشتا خەریکە کام فیلم دروستەکە خانەخە هێنێشت هەیە ڕەنگە باشیش نەبێ هەرباسی بکەین چون تاگە کەسین ینی من ئاوام شادێکی کە زوانە بێ خانەخە بەس ئاگادار هەین چون پەیوەندیشمان زۆرە دواتریش کاتێک فستیواڵە کوردیەکان پەیوەندیمان پێوەگرن ینی ئێمە تا ئاستێک جەریوا بەرپژێرین بۆ خۆمان لەوێەوە کاتێک لەوێ بەرپژێری سەرەتاین هەموو فیلمەکان ئەبینین دانیلانی کەم زۆرینە فیلمەکان ئەبینین ئەزانین کە لە کام بەش لە وڵاتەکەمان با بڵین فیلمەکان چ ڕەنگ و بۆیەکیان هەیە فڵان فیلمساز یا سینەماکە لەو پێش چی دروست کردو و ئەو جۆرەشتانە سەرڕای هەمووی ئەوانە خەریکین کورتە فیلمە باشەکانی دنیاش ئەبینین ینی فیلمێک ئەچێتە زاندانس خەڵات دەگرێت ئێمە ئەیبینین ئەزانین کام فیلمەکەیمان بینیوە ئەزانین کە فۆرمی و فیلمە چۆنە چۆن دروست کراوە کێ پاڵپشتی بۆەوە زۆر شتی تریکە خانەخە بەدڵنیایی ئێمەش هەوڵەدەین کە تیشتر بین لەسەرەوە مەسەلەیە و با بڵین پێم وابێ تا ئاستێک کارمان کردو و ئەوژنێکە بڵین ئاوە تێرمان خوارد و کار ناکەین بەدڵنیایی هەر بەردەوامین چون دنیای سینەما گشتی ئەزمونکردنە ڕەنگە دوایی 10 ساڵی تر بە هێندێک ئەزمموی تر بگەین کە بڵین ڕەنگە ئەو دەم هەنێک کارەکانمان هەڵە بۆ خانەخە هەموو شتێک هەر تەجروبەکردن و ئەزمونکردنەوەی مەش هەوڵە دەین کە چاوساختر و باشتر بەرەو پێشە بڕۆین و بە خەسارناسێکی باشتر بۆی کە زووتر و خێراتر پێشکەوین و بەو ئاستانێکەوە پێویستە بگەین خانەخە من دەستخۆشی زۆر گەرمە لێ یەکەم بۆ ئەم وانە بە پێزە بەڵام پرسیار نەماوە بەڵام سەرنجێکم حەزەکەم ڕووی دەمم لێرە لە هاوڕێ ئازیز و کەسی دڵسۆزی بەردەوامی فلیم سازان کاک تەنیا کەریم کەم پرسیارەکان هی ئەو بوو پرسیارانی کە کردی و ئێساش ئاڵێ نووسێتێڵە برا کۆمەڵک پرسیارم کرد کاک تەنیا جان من جارێکی کەس پێتەڵەمەوە جاری پێشوو زووتومە ئێمە هەوڵە دەین خۆتە بێ ئاگات لەوە بێەوە بێ بزانی تەرواشمان وتووە هەوڵە دەین ئەو ئازیزی کە دێوانەکان ئەڵێتەوە وانەکەی ئەڵێتەوە ڕێگەی بۆ خۆشەکەی وانەکەی خۆی بڵێتەوە من لێرە بەس هاوکارم لە گەنگەشەیەک بۆ بە بیرخستنەوەی ئەو بابەتەی یان برادێکی کە دێت بۆ بیرخستنەوە بۆ گەنگەشە دروستکردنێکە بۆی تەوەرەکە گەرم و گۆڕترکەین ئەمە ئەوەیە پرسیارەکانی هەموو برادران هەر کەسێکە پرسیارەکە ئیهێڵینەوە بۆ دوایی پرسیارەکانە خوێنینەوە ئەوە نەبێ ئەوەتانێ فەرموو من هەموو پرسیارەکانی تۆم کاک تەنیاکجان بۆ کاک زانیار باس خستە بەرچاو هەموو وەرگرش بیبینێ و ئەویش وەڵامیایتەوە بەڵام هەنێ جار ئەوانەی تۆ پرسیار نین پێشنیارن یاخو بۆ چوونێکی خۆتە ئەم بۆ چوونانە جوانن ئەم بۆ چوونانەی تۆ جوانن بەڵام مەرج نییە مەسەلەن تۆ لێرە لە پرسیارێکە لە پرسیار نییە لە بۆچوونێکتا ئەڵێ کاری بڵاوکردنەوەی فلیم ئەمانەتیە ئیشی تەقیمکاری دادوەری فیستیڤاڵە من لێرە لەگەڵتانین لەم بۆچوونەیە لەو بڕوایم کاکزانیاریش لەگەڵتان نەبێت ئەمە فیستیڤاڵ سیستەمێکی خۆی هەیە هەنێ فیستیڤاڵی هەر دادوەر دانانێن هەڵسەنگاندن بۆ فلیم ناکەن و خەڵات بە فلیم نادن بەڵام هەنێ فیستیڤاڵ دێن دادوەر دانێن و بەڵێ خەڵاتشی بۆ دانن بۆ فیلمەکان بەڵام ئەمەی ئەمان کۆمپانیایەکە ئەم کۆمپانیایە ئەگەر خێرێکی مادی ڕووی پارەی تیابێ بۆ خۆیان بۆی خۆیان ئیشی تیا بکەن هەموو کۆمپانیایەک واکە ئەوانەی کە فلیم دروستەکەن لێرە و لە هەموو دنیاە ئەمان دێن ڕێسایەکیان هەیە ئەو فیلمانە هەڵە بژێرن ئەو فیلمانەیان نێوێ بیبن بۆ فیستیڤاڵەکان کە ئەمان ئەزانن بە چی ڕێکارێک داوا لەو فیستیڤاڵانە بکەن و چۆن ئەم فیلمە بگێنن هەڵبەتەمان پیان خۆشە هەموو فیلمێک بڕوات بەڵام هەموو فیلمێک ئەگەر خراپ بوو خراپەکانی بڕوا لەسەر ئەمانەکەوێت بۆیە ئەمان ئەبێ خۆیان لیژنەیەکیان هەبێ ئەو فیلمانە هەڵبژێرن کە ئەڕوا بۆ فیستیڤاڵ کە لە فیستیڤاڵ خەڵاتێنێتەوە ئەمە جیایە ئەمە ئەوە نییە و فلتەرە نییە کە تۆ بتەوێت دادوەری فیستیڤاڵەکان بێ بڕیان لەسەر ئەمەبات لەوەی ئەمان زۆربەی فیلمەکان بنێرن بەڵام کاکەگەر تۆش لەوێ بیت ببورە عەفوم کە کاک زانیار وڵات
تۆش لەو کۆمپانیایی ئیشکەیت تۆشەڵی نام فلیمە هی ئەوە نییە بڕوات کەواتە تۆش بووی بە دادوەرێک بووی بە کەسێک لە هەڵبژاردننی فیلمەکان لەو کۆمپانیایە ئەمە مەجیایە بە ئێمە شتەکان تێکەڵ نەکەین بۆیە منم وەڵامەم دایەوە ئەوە چەند جارێکە هەست بەم پرسیارانە دەکەم من ڕێز و خۆشەویستی گەورم بۆ تەیە کاک زانیارجان فەرموو نازانویستە بەس یەک شت کە گرینگە لە ڕاستیدا زۆرینەی کات بڵاوکار با بڵین لە ناو فستیواڵەکان یا ئەبینێت ئەنی کۆمەلگەی سینماکارەکان ئەناسێت خۆی ئەچێت یەک فیلم یا دوو فیلم هەڵەبژێرێت و بڵاویەکاتەوە بەشی یەک ساڵێتی یەک فیلم یا دوو فیلم بەڵام ئێمە یەک فیلم یا دوو فیلمی بڵین زۆر زەحمەتە دروستە بێت ئێمە زیاتر لەگەڵ کورتە فیلمەکان سەر و کارمان هەیە ینی پەیوەندیمان هەیە فیلمی بڵندیشمان لەلا هەیە بەڵام مەبەزەوەی کە با بڵین چون کۆمەڵگەیمە زیاتر سینماکارە کە کورتە فیلم دروستەکەن و فیلمی درێژ بە تەواوی کوردستان ینی زۆر کەم بەرهەم بێت ڕەنگە ساڵێ دوو فیلم سێ فیلم بەو پەڕی خۆیەوە بەرهەم بێت کە لەو دوو سێ فیلمش ڕەنگە یەکیان زیاتر خۆ نیشاندات یا دوانیان ئەو پەڕی خۆی نیشاندات زۆر بەرچاو نین بەداخەوە ئەوەش گرفتێکی ئەمێ چون وتم سەر بەخۆن زیاتر تا فیلمێک بەرهەمێت زۆری پێچێت دەبینی فیلمسازێکی کورد ئەگەر بیهێ بەردەوام کارکار لە ماوەی 6 ساڵە ڕەنگە دوو فیلم ئەگەر بتوانێت دروست کات بەڵام نەبینی سینماکارێک کە لە وڵاتی دانیشتۆ وڵاتی خۆی هەیە و سیستمی هەیە و کارەکات دەبینی دو ساڵ ڕەنگە یا سێ ساڵ بتوانێت دوو بەرهەم جیاواز دروست کاتەوە هەردووکیانیش باش بدیتن ئەوە بەس ئێمە وتم چۆن زیاتر سەرکارمان لەگەڵ کورتە فیلمەکان هەیە نەوەی کە بڵین فیلم بڵین بڵاو ناکەینەوە لەلامان بۆ ئیشمان بڵاو کرێتەوە شوێنی خۆشی چووە بەس جارێ ینی نەگەشینەوە ئاستە کە بڵین چون سینەماکار ئەوەنە لە بواری ئابوووریەوە وانێک نیەت وێمەش ناتوانین بە پێی سیستمی جیهانی حسێب و کتێبی لەگەڵ بکەین ینی بۆ نمونە من بە کابرا بڵم کاکە تۆ دەفتەرێکم پوڵ پێ بدە دراو پێ بدە من فیلمەکەت بۆ بڵاو دەکەمەوە ئەبینی بۆ خۆی فیلمەکەی دروست کردووە $1000 تێچوو $2000 تێبچوە من چۆنەوە داوای پوڵی لێ بکەم ناکرێت هەر بۆیە مەجبور ئێمەش بەرهەم زیاتر وەرەگرین و هەڵبەت واش نییە کە بڵی زۆر وەرگرتنیەوە بەرهەمانە کارێک دروستکە کە ئەم فیلمە لە چاو فیلمیکە کەمتر بدیتێت نایانی بە یەک ئەندازە بە یەک با بڵین لە بواری وەختەوە وەخت دادەندرێت بۆ هەموو فیلمەکان و بۆ وەڵامدانەوەیان کەنگێ با بڵین فستیواڵ پەیوەندی گرتووە یا کاری بۆکەین بۆ هەمووە بە یەک ئەندازانی بە پێوەی کە با بڵین گرێبەستەکەمان چەندەی خایان دەگە یەک ساڵ بێ ئەبین یەک ساڵمان وەخت بۆ داناوە یەکی تریش بگە بەرهەمەکە زۆریش باش بە هەر یەک ساڵەوەی تر هەر بۆ ئەندازەی کە بۆ کاری پێشودامانەوە منش هەوڵە دەین کە بکەین ئەگینا بەگشتی بڵاوکار خۆی ئەچێت و فیلمێک هەڵەبژێرێت دەڵێ من ئەو فیلمەم دەوێت ینی بۆ لە درێژەی وەڵامدانەوەی ئەو بەڕێزەمان کە پرسیاری کرد بە دڵنیاییەوە سەلیقەی تێدا بە دڵنیاییەوە تێدایە من خۆم بڕیار ئەدەم کە منەو فیلمەم دەوێت بۆ چۆن من بە پێی ئەزمونێکەمە ئەڵێمە فیلمە دیترێت بە دڵنیاییەوە کە ینی سەلیقەی تێدا ینی بێشک ئەوە سەلیقەی بە دڵنیاییەوە تێدا ئیتر بەم شێوە دەستان خۆش بێ من هیوای بەردەوامیتان بۆ خوازم چونکە ئایا ئەم پرۆسەیە یەکێک لە گرفتەکانی پرۆژەی فیلمسازی ئێمە زۆر کەمپانیا دروستە بێت لە هەموو بوارەکانە ناتوانن گەشەی پێ بدەن چونکە فیلمی کوردی نەبووە بە بازار کاک زانیارجان دەستخۆشید لێ یەکەم بەخێر هاتیت باندیەمان خۆشحاڵ بووین بابەتێکی تێر و پڕ و گەرم و گوڕ بوو هاوڕێیان ئازیزان داوای لێبوردنەکەین ئێمە احتیاتی خۆمان یەدەگی خۆمان وەرگرت ڤیددیۆیەکمان تۆمار کرد لە نێوانی کاک ئاوارە و کاک زانیارە چونکە ئەمانزانی لە ڕۆژەڵاتە گەلێ جار ناتوانن ڤیددیۆکانیان بگات دەنگیان بگا ئامادەییان بگات لەبەر کێشەی ئینتەرنێت و شتانە ئێمە یەدەگی خۆمان وەرگرت بەڵام هەر باش بوو کاک زانیار توانی بە دەنگ بێ لەگەڵمانە بۆیە وای لێ هاتە هەر بە دەنگ لەگەڵمانە بوو ڤیددیۆکەمان ڕاگرت چونکە ویسمان بابەتەکە بۆی ئاوا گەرم و گوڕتر بێ و خۆشحاڵین و هیواداریشین هەموو لایەک سوودیان لێ بینی بێ و کاتیشمان درەنگ کرد شەوتان خۆش و بەڵام حەزەکەم ئاگادارتان کەمەوە یەکشەمی داهات و هاوڕێمان هاوڕێی بواری فەلسەفەناسی
کاک نەبەسەمەد بە تەوەری فیلمی کوردی چۆن گزارشتی لە ئەنفال و جینۆساید کردووە. ئەمە شیکاریەکی زۆر زۆر پێویستە و هاوڕێمان کاک نەبەز مامۆستای بواری فەلسەفە و جوانی ناسیە لە زانکۆی سلێمانی وتر نازانم ئێستا شەر بەردەوامە لەوێ یا لە جێیکەیە نازانم، بەڵام کەسێکی لێ هاتووە و هاوڕێیەکی کەمان وانەکەی ئەو بەڕێوابەت هاوڕێمان هۆمەر محەممەد کە ئەویش کەسێکی خۆبەخش و ماند و نەناسە لە بواری جینۆساید و ئەنفال و ئیتر هەموو ئەو کارە ساتانی کە بەسەر میلەتەکەمان هاتووە. من ئەو تەوەرە بۆ هەردووکیان بەجێڵم، بەڵام کاک هۆمەر بەڕێوەیەبان زیاتر تەوەرەکە پەیوەستە بە کاک نەبەزەوە، بەڵام بەکەمی نازانم و ڕاستیەک حەزەکەم هەمومان بڵێن کاک هۆمەرم ڕاستپار داوام لێ کرد کام لێ کرد کە ئەو ئامادە بێت، چونکە ئەو لەو بوارەیە ئەو لەوێ قسە بکات با من نیکەم. من ئەوە نەبێ بۆ هەموو تەوەرێک نامەوێ بابەتەکە بە کاڵ و کرچی پێتان بگات. اینجا بۆیە خۆشحاڵم هەموو تامە ئامادە بن لەوێ، چونکە ئەمە ئەو کێشەیە ئەو بابەتەیە کە هەمومان باسیەکەی، کە هەمومانەڵێن بۆ باسی ئەنفال نەکراوە، هەمومانەڵێن بۆ باسی هەڵەبجە نەکراوە، شنگال نەکراوە، ئەو نەهاماتیانەمان لە فیلمەکانە نەکراوە، کێشەکان چییە؟ اینجا با جۆ لە هاوڕێ ئازیزم کاک نەبەسەمەد بگرین شیکارە فەلسەفی و جوانی ناسیەکەی بزانین چییە بۆ ئەو فیلمانی کە کردو. لێرەوە دەستخۆشی لە کاک زانیارەکەم، زۆر زۆر سوپاسی ئێوەشەکەم، شەوێکی خۆش و بە هیوای ئەوەی هەمومان بە تەندروستی باشەوە لەوانەکانی داهاتووە بەیەکەوە ئامادە بین، کاتێکی خۆش بۆ هەر هەموو لایەک.